ڕۆژ باش من ڕەبین یارەحمەدم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەم ڕۆژ بۆ ماوەی 1 ساعت و نیو لەگەڵتان دەبین و چەند بابەتێکی جیاوازمان ئامادە کردووە. ئەمڕۆ سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە گفتوگویان لەگەڵ دەکەین لەگەڵ میوانەکانمان. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر کللتوری بەخشین لای ئێمە. چەند وای لێ هاتووە کە ئێستا کەسێک ئەگەر شتێک لە خۆی زیاد بێت تێبەخشێت، یاخود ئەو کەسانەی کە باری داراییان باشە یاخود دەتوانن هەندێک هاوکاری کەسانی دیکە بکەن، چەند ئەم گیانی بەخشینە، چەند ئەم کللتورە لە نێو خەڵکدا بڵاوە، چەند وە بەرهێنەرەکانمان کەسە دۆڵەمەندەکانمان کەسە بەرپرسەکانمان دەستیان کراوەیە لە هاوکاریکردنی دەوروبەر و کەسانی فەقیر و هەژار. چەند ئەم بابەتە کراوە بە کللتور. چی دەوێت بۆ ئەوەی کە ئەم بابەتانە زیاتر بجوڕێنرێت؟ لە زۆربەی وڵاتانی جیهان بابەتی بەخشین، بابەتی هاوکاریکردن، بابەتی فەندکردن، ئەمانە هەمووی یاسای بۆ داڕێژراوە. زۆربەی کۆمپانیا جیهانیەکان فەندی زۆر لایەن و زۆر بابەت دەکەن و زۆر لایەن هاوکاری زۆربەی ڕێکخراوەکان دەکەن لە بەرامبەردا هەندێک لە باچەکانیان دەبەخشێت. ئەمە لە هەرێمی کوردستان ئەم کارانە چۆن ڕێکخراوە و چەند ئەم کللتور و ئەم ڕوحەتی بەخشینە هەیە. لا تەوەری دووهەمی بەرنامەکەشماندا دوو تەوەری دیکەمەکان، تەوەری دووهەم و سێهەممان تایبەت دەبێت بە تەوەری تەندروستی. لە تەوەری دووهەمدا یەکێک لە پزیشکەکانمان لەگەڵا باس لە دەرچوونی سێبەندە دەکەین، ئەوەی لای خۆمان بە شێوەیەکی ئەوەی کە ناوبانگە دەوترێت دەرچوونی حوزیان کڵۆک. ئەم بابەتە لە نێو گەوران و لە نێو منداڵانیشدا هەیە. ئەو نیشانانە چین کە کەسێک تووشی ئەم بابەتە بووە. بە تایبەتی منداڵ هەندێک جار هەیە کە خێزانەکەی پێ نازانێت تا ماوەیەک بەسەری دەچێت و قسەیەکی شەیە دەگوترێت تاوەکو دوومانگی ئەگەر منداڵێک تووشی حاڵەتە بوو بێت دەرناکەوێت. ئەی چی بکرێت لەم حاڵەتانە بۆ ئەوەی کە چارەسەری و منداڵە بکرێت و لای گەورانیش نیشانەکانی ئەم بابەتە چین خۆ چۆن خۆوان پارێزین بۆی بە دووربین لەوە بۆ چارەسەرەکەشی چیە بێ. لە بابەتی سێهەمدا وەک وتمان کە ئەمڕۆ تەوەری دووهەم و تەوەری سێهەممان هەر دوو تەوەرەکە بابەتی تەندروستی دەبێت. لە بابەتی سێهەمیشدا هەر تەوەری تەندروستی قسەی لەسەر دەکەین، ئەویش میوانێکمان دەبێت گفتوگۆی لەگەڵ دەکەین لەسەر بابەتی تەندروستی ئەو کەسانەی کە هەندێک جار کە کێشەیەک یاخود گرفتێکی تەندروستیان دەبێت لە سەر بابەتی هەندێک کێشە هەیە لە زۆربەی کاتە لە تووشی منداڵان و تووشی گەورە دەبێت لە بابەتێکی تەندروستی دیاریکرااو دەبێت گفتوگۆی دەکەین لەگەڵ میوانەکەمان. میوانی یەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ ئامادە ئێستا لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت مامۆستا ڕێکەوت. ڕۆژ باش بەرپرسی ڕێکخراوی لەیاد. مامۆستا خێربەی ڕۆژ باش، سپاس دەکەم، مەمنونم. مامۆستا بابەتێکی گرنگە بابەتی بەخشین، ئەوەی کە باسمان کرد چەند لای خۆمان ئەم بابەتە بۆتە کللتور، چەند ئەو کەسانەی کە هەمانە لە دووروبەرمان حەزیان لە یارمەتیدانی خەڵکە یاخود ئەگەر شتێکیان هەبێت زۆر بێت لە خۆیان هاوکاری کەسانی دیکەکەن. ئێوە ڕێکخراوێکتان هەیە هاوکاری و فەند بۆ خەڵکانی دیکە کۆکەنەوە. ئەم بابەتە لە ناو خەڵکە چەندە؟ سەرەتا حەزەکەم لای خەڵک باسی بکەین، دواتر دەچینە سەرەوەی کە لای بەرپرس و کەسانی دۆڵەمەند و ئەو کەسانی کە دەڵێن خاوەن پێداون، ئەوان چاویان لە کەسانی دیکە هەیە؟ زۆر سپاس، دەستخۆشی بەرنامەکە و لەکەم. ئێمە ڕێکخراوێکمان هەیە، ڕێکخراوی لەیاد. ئەم ڕێکخراوە خێرخوازیە، مەجموعەیەک هاوڕێین هەمومان بەیەکەوە ئەم گروپە یارمەتی خەڵکی فەقیر و هەژارەین کە تەلەفۆنمان بۆکەن ئەچین بۆ لایەن سەردانیانەکەین بەپێی پێویستیان. هەندێکیان مناڵی نەخۆشە، هەندێکیان جێگا و ڕێگای باش نییە، زۆربیان ئەوانی کە ئێمە ئاچین بۆ لایەن شەلل دەماخن. قسێک لەسەر ئیشەکان و کارەکانی ڕێکخراوەکەتان و چالایشەکان ئەەکەین، بەڵام حەزەکەم سەرەتا بەوە دەست پێ بکەم سەرەتای بەرنامەکە لەسەر کللتوری بەخشین، کللتوری هاوکاریکردن. لای ئێمە بڵێن لای هاوڵاتیان هاوڵاتێکی سادا لەوانێ شتێک لە خۆی زیاد بێت چەند ئەم بابەتە بۆتە کللتور و تاوەکۆگاتە کەسە دۆڵەمەندەکان و ئەو کەسانی کە دەسەڵاتی مادی باشتریان هەیە. لای ئێمە کەسە مام ناوەندەکە زیاتر هاوکاری فەقیرەکانەکە. من چەند زۆر دەمێکە ئیش لەم ڕێکخراوە ئەەکەم، پێشتری سەر ئیشی
خێرخوازیم کردووە زیاتر خەڵکی مامناوەند یەتە پێشەوە بۆ هاوکاریکردنی خەڵک کەسە دۆڵەمەندەکان کەسە دەوڵەمانەکان زۆر بەکەمی باشەما ئۆکاری چیانی وەکو خۆتان لە بابەتەکە کارتان کرد بێت وەک لە پێشێکیەکەش گوتم ینی لە هەندێک وڵاتانی جیهانە ئەم بابەتیان کردووە بە یاسا بۆ نمونە ئەگەر کەسێک هاوکاری ڕێکخراوی خێرخوازی بکرێ باجی لەسەر کەمەکرێتەوە ئێمە تەنها ئەو کەسە دۆڵەمەندانە چاوەڕێ ئەوە بن کە ئەمە بە باجێک یاخود بەوەی کە هاوکارێکی دیکە بکرێن لەلایەن حکوومەتەوە کار ئاسانیان بۆ بکرێت ئەم کارە بکەین یان وا بکەین بە ڕۆحیەت یان وا بکەن کە ئەم کارە شتێک خی گەورە پێیاون پارەیەکە خی گەورە پێیاون بیبەخشن بە کەسانی دیکە ئەم قسەی تۆ ئەڵی ڕاستە بەڵام ئەگەر ئەو کەسە خۆی ئەو ڕۆحیەتی تیانە بێت ئەو دەستی هاوکاری تیانە بێ بە باجیش لی وەرگری نایکات بۆ ئەم ڕۆحیەتەمانتیانە بۆ ئەم ڕۆحیەتەمانتیانە بۆ نمونە کەسە دۆڵەمەنەک سوپاس بخوا هەموو شتێکی خۆیان کاملە ئاگەی لە فەقیرەکە نییە ئێستا من هەر لە ڕێی بەرنمەکەی تۆ ئەگەر بیەوێت سەردانی ماڵی فەقیرەکان بکە ژیانیان ببینێ یان بزانێ وەزعیان چۆنە تەسەوەڕم پێ بکە ڕۆژانە هاوکاریان بۆ ئەکا بەڵام ئەوان بەو ژیانات تێنەپەڕیبن نازانێن ئەو ژیانیان چۆنە یعنی ئێمە کە چوینەتە ماڵێکەوانێ تەسەوەڕم پێ بکە ماڵ هەبووە هەفتەیەک لەمە پێش چوینەتە لای مێردەکەی شەلەل دەماخە سێ مناڵی هەیە پارچەیەک ڕاخەری نەبوو ڕای خست پێ هەموو ماڵەکەی بگەڕیتایە یەک بەرداخنەوتی تیانە بوو بەم سەرمایە بەڵام تۆ سیرەکەی ئەو لە ماڵی خۆیان هەموو شتێکی کاملە ینی بیر لەوە ناکاتەوە ئەو بەس بیر لە کۆکردنەوەی سەروەت و سامانی خۆیەکاتەوە بەڵام ئێمە باش مامۆستاگەر ئەمە لە ڕوو ئینسانیەکەی بڵێ و لە ڕوو ئاینیەکە بڵێ لە هەموو ڕووەکانەوە ئەم کەسانی کە مەبلەخێکیان هەیە یا پارێکیان هەیە خوا پێداون ئەمانە مەفروز نییە لە سەریان یەکێک لە ئەرکەکان واجبەکان نیە هاوکاری کەسانی ئێمە بیتفعل ئێمە کاتی ڕەمەزان کاتی سەرفترە و زەکات و خێروشت لە مانگی ڕەمەزانە هاوکاریمان زۆر بۆیێت جاو یەکێک لە پرسیارەکانمان بۆ خەڵک تەنها لە مانگی ڕەمەزانە هێندا هاوکاری من پێم باش نییە تەنها لەو مانگەیە بێت چون تۆ هەر لەو مانگا ناتوانانی یارمەتی ئەو کەسە بێت هەرە و مانگە مسلمان نیت ئێستا من دایمەن وتومە قەی چێکە من لە ماڵەکەی خۆم شتێکم زیایە یان مەبلەغی پارەم هەیە با مانگی شتێکی کەم بتوانم هاوکاری ماڵێک بکەم یان هاوکاری تەلەبەیەک بکەم هاوکاری نەخۆشیە بکەم باشە ئەگەرمە هەست سەرەتاکەی ینی چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم ڕۆحیەتە لای کەسانی دۆڵەمەندمان لای کەسانی ئەوەی کە بەرهێنەرە کەسێکی دۆڵەمەند هەیە کەسێکی بەرپرسە بتوانن ئەم ڕۆحیەتی هاوکاریان هەبێت لەگەڵیانە لەگەڵ من دایمن ئەوە متوتومە من ئەگەر لە ڕێی ئەعلامەوە بتوانرێ کەسێکی دەوڵەمەنی شارەکە بهێنرێتە ستۆدیۆ دانیشێنێ بیز عیلی فەقیریش دانیشێنێ ئەبێ ئیجباریکەی ئەتا ئیجباری نەکەی نایکەن ئەرکی ڕاگەاندن ئەو کارە بکات بەڵێ ئەرکی ڕاگەاندنە بۆ لەبەرەوەی کە هاتە ستۆدیۆ دانیشت ئەو عیلانەی بینی ژیانی و عیلانەی بینی ئەویش ڕۆحیەتێکی تری بۆی ئەبێ ئەو کاتە مەجبور ئەبێ باشە خۆ هەر لەوانەیە ئەگەر یەکەم دقیقا تۆ ئەگەر خۆت ڕێکخراوێک بی بچی داوای هاوکاری بکەیت لەو کەسە هاوکاری نەکات لەوانەیە پێشی بڵێ بابەتەکە ئەوەیە کە خێزانێکی هەژارە هێرمەستۆ دوێتۆ وەرە سێری حاڵیان بکە لەوانەیە نەشیە بۆەوەش هەر فەرقی نییە ینی بابەتەکە پەیوەندی بە ڕۆحیەت و ئینسانیەتەوە هەیە ئەم ڕۆحیەت و ئینسانیەتە لە لای خۆمان وەکو خۆتەڵێ قسەی من نیە قسەی خۆتە کە لە لای کەسە دۆڵەمەندەکانمان نییە من چی بکەین بۆ ئەوەی کە ئەم بابەتە والی بکەین من دایمەن وتومە لە ڕێی ئەلامە و ئەتوانی زۆر جار کە لە مزگەوتەکانەوە لە مینبەرەکانەوە مامۆستا بەڕێزەکان ئەتوانن لە کاتی نوێژی خوتبە و ئەوانەیە نوێژی جومعە ئەم بابەتانە بۆ ڕوژێنن لەبەرەوەی تۆ ئەگەر هەر عیلەیەکی دەوڵەمەند هەر عیلەیەکی دەوڵەمەند سێ عیلەی فەقیر بگرێت باوەڕم پێ بکە فەقیر نامێنێ یعنی هەر عیلەیەکی دەوڵەمەند دوو نەخۆش بگرێتە خۆی نەخۆشەکانمان کەم ئەبێت ئێوە حەزەکەم باسی هەندێک نموزەجی خۆتان کرد یاوتانە لە دەرگای بەرپرس و دۆڵەمەندووە بەرهێنەرەکان بڵێن هاوکارمان بۆ نەهاتوون بەدەمتانەوە لەوە ئەچێتە سەوەرکە هەفتانە و مانگانە بە کتابی ڕسمی بە مۆر و بە ئیمزا بۆ کۆمپانیاکان
کتابیان بۆ بکەین بۆ خەڵک بۆ بەرپرسەکان هەتا ئێستا یەک کەس نەهاتۆتە سەرخەت لەوانەیە نووسرا و زۆر ئەو ڕۆڵەی نەبێتەوەکو خۆتان سەردانی بکەن و بۆنەوە نەبڵێن ئەم خێزانە هەیە فۆتۆیان پێپشان بن باسی حاڵەکان بۆ بکەن ئەم خێزانە هەیە هاوکاریان بکەن شتی واتان کردووە ئەم بێت ئێمە هاوکاریان ناکەین کردومانە پەیجێکمان هەیە ڕێکخراوی لەیاد خێزانێکمان هەیە خێزانەکە دوو مناڵی هەیە هەردووکی نەخۆشی سالاسیمان هەیە وەزعیان زۆر خراپە تەسەوەر کە لە ڕێی پەیجەکەەوەی ئەلانم بۆ کرد دوو کەس هاوکاری بۆ کردن ئەخ لەوانەیە ئەو پەیجەکەی نەبینی بێ پەیجەکەی نەبینی بێ من کتابم کردو بۆ شوێنی زۆر لەو شوێنە مامەستا واز لە کتاب بێنین ینی بۆ نمونە من کەسێکم خاونی کۆمپانیایەکەم بازرگانێکم بۆ بەرهێنەرێکم حاڵەت هەبووە تۆ ڕۆشتی بۆ لای پێی بڵێ ئەمە حاڵی ئەم خێزانێ وەرە هاوکاری بکەوتوتی من هاوکاری ناکەم بەڵێ گشتۆتە ئەو ڕادێ بۆ هاوکاری نەکردوی پارەم نییە و توێتی ئیمکانێتی ئەوەم نییە یان و توێتی خەڵکی تر زۆرە ئیمکانێتی نییە ینی ئەوەنە تۆ خۆت ئەیبینی زۆر لەوە زیاتر ئیمکانێتی هەیە بەس هەموو جوابەکەی ئەوە بە توێتی من خەڵکێکی ترم هەیە هاوکاری ئەەکەم ناتوانم هاوکاری تۆ بکەم بەڵام ئەو بابەتە ڕاستە خەڵکی دیکەیان هەیە هاوکاریەکە ئەویش خۆی خۆی بەڵام من لە هەمان شخصی خۆمان هەیە تقریبان من ڕەفیقم هەیە خەڵکی تر هەیە کە نەمناسیوە لە ڕێی ڕێکخراوەکە و ناسیومە هەموو کات هاوکارمە بێ بۆ هەر شتێک تەلەفۆنم بۆ کردوێتی بەسەرچاو تەسەوەر کە جاری وا بووە من تەلەفۆنم بۆ نەکردووە بۆ بابەتێک بۆ مەوزوعێک خۆی تەلەفۆنی کردوێتی بۆچی تا ئێستا تەلەفۆنە بۆ نەکردو بەس هەست ناکە مامەستا تۆ بۆ نونە لە هەندێک حاڵەت هەیە لەوانەیە لە هەندێک کەسی دیکە بیت ئەم قسەیە چکە ئێستا کۆمپانیای گەورەمان هەیە زۆر جار ئێمە ئەیبینین لە قسەکانیان لە ڕیکلامەکانی خوان لەینەکان بەشی خێر هەموو زۆربەی ڕێکخراوەکان بەشی خێرخوازی و هاوکاری و فەندیان هەیە کۆمەڵە کەسیان گرتوتە خۆیان هاوکاریانەکەن ئەم بابەتە وان نییە ئەم بابەتە وایە من وەکو ئەوە ئەڵێی من زۆر سوپاسی حاجی کەمالەکەم کۆمپانیای قەیوان زۆر هاوکارمە بێت یعنی چەند نەخۆش هاوکاری بۆ بڕیوەتەوە یعنی بەسمەوەی بۆ ئەوەی ئێمە بابەتەکە نەکەین بەگشتی هەندێک شوێنمان هەیە بەڵێ هاوکاریەکەن بەڵام هەندێک شوێنی دیکە هەیە هاوکاریەکان ئەوەندە زۆر نییە ئەوەندە زۆر نیە ئێستا کاگەرێممان هەیە بالەی گوتفارم بۆ خانەی مناڵان یعنی بەردەوام جلوبەرگم بۆ دابینەکە کامیران هەیە کوڕی کاکشیروان جلوبەرگی خانەی مناڵان هەموو مانگێک دو مانگ جارێک بەبێ مەوسمەکان جل بۆ هەموو مناڵەکانەکەین ئەنی کەسانی لەو شێوەشمان هەیە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە ئێمە ئەم بابەتە نەبووتە کللتور نەبووە بەوەی کە ئەم هاوکاریانە بەردەوام بن و خەڵکمان هەبێت خەڵکە فەقیر و هەژارەکەمان ئەوە نەزۆر بوون ئەم کەسە دۆڵەمەدانە بڵێن ئەفریای هەمووی ناکەوین تەسەوەر ناکەم خەڵکەکان ئەوەی کە فەقیرن کەمترن ئێمە دوو جۆر فەقیرمان هەیە بەعزێک فەقیرمان هەیە خۆی دەرناخە تەسەوەرم پێ بکە من یەک نمونەی بەسیتی پێ بڵێم ڕۆژێکیان شخصێک گوتی با بچین مەبلەغی پارە بەرین بۆ مەجموعەیەک ماڵ کە تۆ بیان ناسیت و بزانی پێویستیان پێی بێ ماڵێک هەبوو تەلەبەیەکی هەیە لە سۆران ئەخوێنێ دایکیشیان نییە و باوکیشیان نییە سێ خوشک و دوو بران یەک برایان شەلل دەماخیشان وتی حەز ناکەم بێنە بەردەگای ماڵەکەم وتی پێویستم پێی نیە بەس دار نەبینێ هەشا فەقیرێکیش هەیە خۆی داوای ئەکا من ئەوانە قەت بە فەقیر دانانێم ینی ئەو فەقیرانە جان بەڵام هەندێک کەس هەیە بە هیچ شێوەیەک لەوە ئەچێ من کە ئەشتم بۆ لای بە تەریقیەوە لێم وەرەگرێ من ئەو ماڵی کە بۆم باس کردی وتم کە تەلەفۆنی بۆ کردم چوون بۆ لای تەسەوەرم پێ بکە یعنی عیزەتی نەفسیان بەهێز زۆر 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 تەسەوەرم پێ بکە من ئێستا حالیان دوای بەرنمەکەی تۆ سەعاسێ ئیشەڵا سەفەرەکەم ئەچم بۆ ئێران 4-5 مناڵ هەیە ئەمەلیاتی چاویان بۆ کردوون هەر لە ڕێی خێرخوازیەوە ئەیان بەمەوە بۆ ئەوێ ینی خۆم لەگەڵیانە ئەچم مەصرفی ئوتێلیان مەصرفی ڕێگایان مەصرفی دکتۆریان ئەمە هیچی عیلاقی بە خەڵکی دەوڵەمەنەوە نەبووە هەمووی خەڵکە وەسەتەکەی یارمەتی یاوم بۆیان بکەم
ئێوە حەزەکەم چین سندێک لە چالاکیەکانی ڕێکخراوەکەشتان ئێوە هەر کەسێک هەبێت بڵاویەکەنەوە داوا لە کەسانەکەن کە هاوکاریان بکەیتر هەر کەسێک بێتە سەرخەت مشکلەمان نییە. من لە پەیجەکەەوە 2 هەفتە لەمەوە پێش ئاگاداریەکەم بڵاو کردەوەتم لەبەرەوەی ئێستا زستانە و سەرمایە و نەوە تەوزیع نەکراوە لە ڕێی پەیجەکەەوە کە نەوتمان بەنێ بۆ چەند شوێنی بەرپرس چوون بۆیان نەکردین بۆ لای چەند کۆمپانیا چوون بۆیان نەکردین کاروان پۆشاکی کاروان و شیروان چەند ماڵ هەموو نەوتی بۆ دابین کردم من دەستخۆشی لەکەم لێرەوە ئەو دایم بەردەوامە لەگەڵم مناڵەکانمان هەیە لانەی مناڵان پێویستی بە شیرە پێویستی بە دایبیە پێویستی بە جلوبەرگا بۆ نمونە دەرگایەکی ئەشکەیە مناڵەکان نەخۆش ئەکەون دکتۆریان ئەوێ لەم فترەی پێشوە بۆ خانەی بە ساڵات چوان جلوبەرگ بۆ هەموو پیاوە پیرەکانمان کرد ئەوە لە ڕێی پورزایەکمەوە بوو بۆ ژنەکان ئەینەنشێت ئەمە هەمووی خەڵکی خێرخوازێکە ئەوانشن کە ئاستی ژیانێ مامناوەندانی باوەڕکەمی مامناوەندێن ئەوەی خەڵکە دۆڵەمەندەکە کەمترە بەڵێ ینی کەمتر یانە پێشەوە باش شتێکی دیکە بینم کاکرەگەوت ینی ئەوەی کە ئەبینی لە ڕاگەاندنا کەسێک دەرەکە بێت ماڵێکە هەژارەمانە سیرەکەی هاوکارێکی زۆر ئەکرێت ینی مەرجە ئەو کەسە ئی لە ڕاگەاندنا دەرکەوێت و بێ بە قزیێکی ڕێی عام اینجا خەڵک هاوکاری دۆڵەمەندەکان هاوکاری بکەن ئێمە لەو حاڵەتانها بینیم دۆڵەمەندەکان هاوکاری زۆری ئەو ماڵان ناکەن. ئەخ من ئێستا من باسی ئەوم کوتم ئەگەر تۆ بیت بخیتە ئەمری واقعەوە ئەیکات بەڵام تۆ جاری وایە کەسێک هەیە ینی مەبەستەکەت ئەوەیە کە بڵێیت ئەمان نانەوێت هاوکاریەک بکەن کە خەڵک پێی نەزانێت دانێ ڕاگەاندن هەموو کەسێک پێیان بزانێت اینجا هاوکاریەکەن. من دایمەن وتومە ئەگەر بێت و لە هەر کەناڵێکەوە بێ هەفتەی بەرنمەیەک بکرێ هەر هەفتە و دەوڵەمەنێکی شار یان خاوەن کۆمپانیایەک بانکرێ بۆ ستۆدیۆ مەجموعی عیلەش دانیشن هەموو هەفتەیەک ئەمە دووبارە ئەبێتەوە سیرەکەی ئەم مەجموعی عیلی ئەچێتە لای ئەم مەجموعی عیلی ترێچێتە لای ئەم مەجموعی تەلەبە ئەچێتە لای ئەم کاتێک ئەزانی سوپاس بۆخوا هەموو فەقیرەکان باشتر ئەبن. مەجەکە ڕاگەیاندن ئەوە من ئەلێم ڕاگەیاندن ینی ئالەوێت دەربکەون بەڵام خۆ هەر لە ئاینی ئیسلامی شاهەیە لەگەر خێرێکت کرد بەم دەست بۆ دەستەی نەزانێ من ئێستا وەکو باسم کرد لەوە ئەچ لە ڕێگاکەی ئێوە لە ستۆدیۆکە ئێوە لای خۆش نەبێ کە باسی کاکاروان و کاکشیروان و کاکامیران و کاگەرێمەم کرد تەسەوەڕم پێ بکە لەوەشە چێ پێیان خۆش نەبێت کە ئەمەم کردووە هەرچێکیان ناوە بە من توانە نامانوێت کەس بزانێ تەسەوەر کە چەند جار پێم وتون با بچین بۆ ئەو ماڵانە بیان بینن وتوانە نە بە ساقە بم هەر نامانە بیان بینین بەس چیان پێویستە پێمان بڵێ. باشە زیاتر ئەو کەسانەی کە خەڵکی فەقیر و هەژارەکەنەوەی کە پێویستیان بە هاوکاری هەیە ئەوانن بۆ ئاستی ژیانیانیان ئەو کەسانن کە نەخۆشن ناتوانن خۆیان کارێ بکەن زۆربیان نەخۆشن ناتوانن ئیشکەن یعنی زۆربیان خێزانەکانیان معاشیان نیە لە ماڵەوەیە پیاوەکەش خۆی کاسب بووە نەخۆشە ینی ئێستا من چەند عیلەمانەیە کری خانوویان بۆ ئەی لەویستم قسەی لەسەر ئەوە بکەم یانی ئێوە هاوکارەکانتان تەنها یەک جارە بێت هاوکاریانەکەنی هاوکاریتان هەیە بەردەوام بێت ئێمە ئێستا مەجموعەیە تەلەبەمان هەیە مانگانە لە لای مەجموعەیە خەڵکەوە معاشمان بۆ بڕینێتەوە ینی مانگانە ئەیان نینێ بڕەکەی هەمدا بێت کە بتوانن جانیان پێ بگوزارێنن وەڵی تر بەپێی ئەو کەسەیە ینی ئەو کەسەی کە ئەو ساحب قەرارە ئەڵێ من مانگی ئەونی ئێمێ ینی ئیتر بەس باشە بۆی باش یەک پرسیاری دیکەم ینی هەندێک جار هەیە زۆر کەس ئەڵێن خەڵکەکە فێر کردووە لەسەر ئەوەی کە چاوەڕێی دەستی خەڵکی دیکە بکەن ئەم خەڵکە فەقیر و هەژار بە تایبەتی ئێساوانەی کە لە سەجادەکانن داوای هاوکاریەکەن و ئەمانە دەڵێن پەشی زۆریان خەڵکی دۆڵەمەندن بۆیە ینی کەس نییە بتوانێت هاوکاریان بکات یا هەمانە باندن کەسێک هەیە ئەم سەرپەرشتیەمانەکە دابەشیانەکە بەسەر شەقامەکان و دواتر پارەکانیان لێوەرەگرێ بۆ خۆیان ئەوانە پێیان هەڵێن سوالکەر شتێکی ترە و فەقیر شتێکی ترە
یعنی تۆ بەسمەوە ینی ڕوحەتەکەیە کللتوریەتکەیە خەڵک هێندە ئەم بابەتانە بینێ پەشیمانە بێتەوە لەوانەوتومە ئەگەر تۆ 250,000 ئەی بە سوالکەرێک لەسەر جادا باوەڕم پێ بکە ئەو 250 کۆی کەرەوە لای خۆت بی بە کەسێکە مستحق بێ باش ئەو کەسە دووزەکەرانەی لەسەر شەقامەکانن ینی وایان نەکردووە کەم کللتوری بەخشینە کەم بێتەوە لە ناومانە زۆر شتی تریش ئێستا لەوە ئەچێ میساەن ئایلەیەکە بێ بڵێ من فەقیرم فەقیوانە بێ وانە ئێستا من دایمەن وتومە کە یەکێک تەلەفۆنمان بۆ ئەکات یان یەکێک پرسیارم لێکە ئەڵێ من لەم فترەیە شخصێک تەلەفۆنی کردوتی من مەبلەغی پارەم داناوە ئەمەوێ مجموعەیەک ماڵم پێ بڵی کە مستحق بن وتمەیە بە من خۆت وەرە لەگەڵم حەزەکە ماڵەکان ببینی شوێنەکان ببینی جا ئێمە کە ماڵێک ئەدۆزینەوە بە فعلی مستحق نەبێ ئیشی بۆ ناکەی من لەم فترەی پێشوە ماڵێک هەیە لەکانی کوردەیە ژوور و هەیوانێکە تەسەوەڕم پێ بکە یەکی شەو بوو تەلەفۆنی کرد هەموو ماڵەکەی ئاوی پێیان هاتە خوارەوە من لە ماڵەکەی خۆم لە شوێنێکی گەرم و لە ژووری نووسن و ئیسراحەت تۆ یەکێکی تر بە هەمان شێوە ئیتر بۆ بەیانی تەلەفۆنم کرد بەوە شخصێک وتی بەیانی وەستا و کرێکار بەرە چی ئەوێ بیکە تەسەوەر هەر ماڵەکەی نەبینی ئەو شخصە وتی هەر نامێ بیان بینە هەموو ماڵەکەی بۆ ئیزوگرام کرد بورەمان پرسیاژ ڕوبەڕووی بەرزتان بکەم و ینی هەندێک جار هەیە بە تایبەتی کاتێک کە کامپینێک ڕاگەرێت یان هاوکاری کۆکەنەوە هەندێک هاوڵاتی گومانیان هەیە لەوەی کە ئەم پارەیانە هاوکاریانە بە کەسانێک بێت دەستی ئامانە تا بێت و بیگەێنە شوێنەکانی خۆیان ئەم بابەتەش هەیە بازان من دایمەن وتومە هەر کەسێک کە پەیوەندی بە ڕێکخراوەکەی ئێمەواکات من دایم پێم وتومە من ئەو نەم لەسرە بڵێم فلان کەس فلان ماڵ ئەمە جێگاکەی ئەمە مەکانەکەیەتی مەیە بە من خۆت بچۆ ینی من دایمەن پێم خۆش ئەو کەسانی کە هاوکاری ئێماکەن خۆی بچێت ئێستا من چەند ڕێز و سوپاسمان هەیە خانی بە ساڵات چوان کە بۆیان کردوین لانی مناڵان مەکتەبمان هەیە هەر مەکتەب کەشتمان بۆ دوور کردوون پرنتەرمان بۆ کڕیون ساخمان مەکتەب هە بۆ توێتی پرنتەرم نییە هۆمەیشی حکومەتە وانە ئێمە بۆمان کردوون یعنی ئێمە کە شتەکانەکەین دوایی ئەو شوێنانە ڕێز و سوپاسمان بۆکەنەوە بۆ نمونە تۆ بە من بەو شخصەم و تۆ پرنتەرێکەکڕم بۆ مەکتەبە ئەی دواتر نابێ بزانێ من کڕیمەیاننا کە ڕێز و سوپاسەکەمی بینی کە ڕسمی مدیرەکەی بینی کە ڕسمی مامۆساکەی بینی ڕسمی مەکتەبەکەی بینی ئەویش دڵی ئیسراحەتەکە لەوە چێ زیاتر یارمەتین بە شوێکی کورتوەرەگرین و گەڕێمەوە تایبەتی قسە بکەین لەسەرەوەی کە ئەمانە وەکو سەرەتا گوتم پێویستی بە یاسایەکەیە کە ڕێک بخرێت کۆکردنەوەی هاوکاری و ناوەندێکیشە بێ ئەم هاوکارانە کۆکاتەوە بۆ ئەوەی کە دابش بگرێ بە شوێکی گونجاو لەوانەیە ئەو بابەتی پرێنتەر زۆر کورد بێ زۆر بچووک بێ پشتی گەورەتر و بابەتی گەورەتیمانێ ناوبڕی کورتوەرەگری و گەڕێنەوە. بەردەوام بین لەسەر گفتوگۆکردن لە سەتۆریەکەی بەرنامەکەمان لەسەر کولتوری بەخشینە کە چۆن وا بکەین کە ئەوانەی کە مەبلەخێکیان هەیە یاخود پارێکیان هەیە خوا پێداون بتوانن هاوکاری کەسانی دیکە بکەن چی بکەین بە کولتوری یاسایەکە بێن بەبەتانە ڕێکخین. مامۆستانی پێش ناوبڕەکە قسەم لەسەرەوە کرد کە ینی هەندێک کەسەیە کاڵێن ئێمە ئەم پارانەی نەزانین بە ئامانەتە گاتە شوێنەکەی یان نا
هەموو حاڵەتەکان ینی واز دەکەم کە ئەم بابەتی بەخشینەش پێویستی بە ڕێخستن هەبێت بۆ ئەوەی هەر ڕێکخراوێک نێت یان هەر کەسێک نێت بە ناوی هاوکاریەوە زۆر جا بیستمانیان کەسێک هاوکاری کۆ کردوتەوە دواتر هاوکارەکەی نەگەیاندوتە شوێنی خۆی ئەمانە هەمووی پێویستی بە ڕێخستن نییە پێویستی بەوە نییە کە وەکو گوتم ینی کۆمپانیایەک هانی بەیت لەسەرەوەی کە ئەگەر دامی ڕێکخراوێکی خێرخوازی بکاتیان ڕێکخراوێکی خێرخوازی هەیە لە هەندێک باج و هەندێک بابەتی دیکە و ببەخشرێت کار ئاسانی بۆ بکرێت لە ناو حکوومەتە بە پێدانی پرۆژە و هەندێک بابەتی دیکەوە کە لە وڵاتانی جیهانە هەیە ئەخ ناڵم لای ئێمە ئێستا بەنی حکوومەتەکەمان جارێ خۆت ئەزانی لەسەر هەموو شتێک هەر شتێکی پێ بڵێ هەر ئەلێ جارێ زۆر بابەتمان هەیە بڵێ یاسای پێویستە و یاسای پێویستە. ئێستا من پێم باشە ئەگەر حکوومەت یاسایەک دەرکا بۆ ئەوە منیش پێم باشە منیش حەزەکەم بەڵام ئەوەی نەکردووە یا هەندێک جارە بیستین لەوەی کە بۆ نمونە ئەمە کەسێکن ڕێکخراوێکیان دروست کردووە مەبەستێکی دیکەیان لە پشتەمە بەستی سیاسیان نازانم بەستی دوای دەنگدانە هەندێک کەسێ لەگە ڕێزم بۆ بەڕێستان کە ئەم بابەتانەی کردو دواتر چووە خۆی هەڵبژاردووە و نازانم ئەمانە بۆ بەندام پەرلەمانیا بەرپرسیارەتی وەرگرتووە گوتیانە پشتانە بۆ شخصی خۆیانەکەن زیاتر هێندەی کە بیانەوێ بابەتەکە هاوکاری بێت بیگەنە بەلایانی کەس. من وەکو خودی خۆم قسە ئەەکەم ئێستا لەوەتی ڕەفیقەکانم هەیە خزمەکانم هەیە برادەرەکانم هەیە ئەزانن پێشەوەی ئەم ڕێکخراوەش دانێم هەر حەزم لە هاوکاریکردنی خەڵک بووە من پێش ئەوەی ڕێکخراوەکە بکەم زۆر ئیشم کردووە چەند مناڵمان ناردۆ بۆ هەندستان ئەمەلیاتی کە دڵیان کون بۆ ئەمەلیاتیان بۆ کردن تەسەوەرم پێ بکە بەمان من لەم سەر بۆ سەرڕاکەڕاکم بوو لە مناڵ پارێز بۆ ئەوەی بتوانم ئەو مناڵانە بنێرم یعنی هیچ ڕێکخراوێکیشم نەبوو هیچ ئامانجێکیشم نەبوو بەڵام خۆم دواتر کە هەستم بەوە کرد خەڵکانێکی تر هەیە کە زۆر پێویستیان پێ بێ وتم با بە شێوەیەکی تر بێ لەوە ئەچێ من بتوانم کە ڕێکخراوەکە هی خۆم بێ یان خۆم بەڕێوبەری ڕێکخراوەکە بم باشتر هاوکاری خەڵک بکەم بیلفعل ێستا لە ڕێکخراوەکەوە سپاس بۆ یاسایی تریشە بێت بابەتەکە باش سوپاس بە ڕێزمام ساڕێکەوت حەمید سەرۆکی ڕێکخراوی لات تۆری بەرنامەکە لەگەڵمان بووی وادارم ئەم کارە ئیشی زیاتری ئەوێت چ لەلانی پەیوەندیدا لە حکوومەت بێت لە ڕێکخراوەکان بێمانە چونکە کەسانێک هەیە بە فعلی پێویستیان بە هاوکاری هەیە ئەو کەسە فعلیانە جیا بکەینەوە ئەو ڕێکخراوانەی کە نیەتی باشی وەکو ئێوەیان هەیە جیا بکرێنەوە بووە بابەتێکیش بێ ئەگەر سەرەتا بە یاسا بێت با بکەین ئەم کللتورە لە ناو دۆڵەمەندەکانیشمانەدا بنین دوای وردە وردە هەوڵ بین بە ڕوحێتیش ئەمیشیان لەسەر بکەین وەزام کارێکی خراپ نابێ سپاس بۆی کەم تۆری بەرنامە لەگەڵمانە بووی لاانێ زۆر کە چاوی لە کەسانی وەکو بەڕێستان هەبێت کە ئەم بابەتانە ڕێ بخرێتەوە لە ڕێگەی پەرلەمان و لە ڕێگەی حکوومەتیش زۆر سپاس کە تۆری بەرنامە لەگەڵمانە بووین بەشی سپاس دەکەین دەچینە لای هەواڵەکان و دواتر دەگەڕێنەوە بۆ درێژتان بە تەوەرەکانی بەرنامەکەمان کە وتمان تەوەری دۆم و سێمان تەندروستی دەبن. لە بەرامبەر کۆتایی هاتن و سەرکەوتنی کارەکانی چوارەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵبژاردنیان وەک سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان جەیمس سۆرنتۆن کۆنسڵی بەریتانیا نامەیەکی پیرۆزبای ئاراسەی کۆسڕەت ڕەسوول عەلی کرد. کۆبوونەوە کارەکانی لیژنەی پێداچوونەوە و پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە. وەزارەتی دەرەوەی عێراق هەلی کار بۆ دەرچووی زانکۆکانی هەرێم دەڕەخسێنێت. لەوبارەیەوە عەمیدی مافبەروەر سارار عەبدوڵڵا بەڕێوەری پاسپۆرتی سلێمانی لە لێدوانێکی تایبەتدا بۆ کەناڵی گەلی کوردستان وردەکاری ئەو پرسەی خسەڕوو. مەڵبەندی بیسواری ڕاپەڕین ڕێزنامەی دوای خزمەتی بەخشی هەش بەڕێوبەر کە لە چەند ساڵی ڕابردوودا بە شێوازی جیاجیا لە فەرمانگە و بەڕێوەبەراتەکان خزمەتی هاوڵاتیانی سنووری دارەی ڕاپەڕینیان کردووە. تارق حرب شارەزا لە بواری یاسا ڕاگەیاند دەنگۆی دروستبوونی بۆشایی دەستوری بەهۆی دیاری نەکردنی جێگرەوەی عادل عەبدولمەهدی سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر ناڕاستە لەبەر ئەوەی یاسا ڕێگەی بەمانەوەی سەرۆکی حکوومەتی کاربڕێکەر داوە تا ئەو کاتەی کەسێکی تر بۆ سەرۆکی حکوومەت ڕادەسپێردرێت. نووسنگی عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی بەیاننامەیەکی بڵاو کردە و تێیدا ئاماژەی بەوەدا عەمار حەکیم و نووری مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بە دۆخی ئێستای عێراقیان تاوتوێ کردووە. یاسا هەموو گوتەبێژی دادگای باڵای فیدراڵی عێراق لە بەیاننامەیەکدا ئاماژەی بەوەدا تا ئێستا دادگای باڵای فیدراڵی عێراق
هیچ بڕیارێکی لەبارەی مانەوە یا چوونە دەرەوەی هێزەبیانەکان لە ناوخاکی عێراق دەرنەکردووە. دەستگای هەواڵگری سەربازی عێراق لە بەرنامەیەک داماژەی بۆدا لە ئۆپراسیۆنێکی تایبەتدا لەلایەن تیمەکانی بەشی هەواڵگری سەربازی فرقەی 16ی سوپای عێراق و بە ئامانجی لەگەڵ هەواڵگری لیوای 3 پیادەی سوپا هەشتی رۆرسی سەر بە گروپی داعش کەشانەیەکی نووسی ئەو گروپە بوون لە شاری مووسڵ دەستگیر کردووە. لە وڵاتی ئوسترالیا تەرزەی قەبارە گەورە زیانی زۆر لە باڵەخانە ئۆتۆمبیلەکانداوە و زیانێکی مادی بە دوای خۆی داێناوە. جێی ئاماژەیە پاش وشکە ساڵی بۆ ماوەی 3 ساڵ تا ئێستا شەپۆلێکی باران و تەرزەی بەهێز ڕووی لە زۆربەی ناوچەکانی ئوسترالیا کردووە. لە دوورگەی سوماترا لە ئیندۆنێسیا بەهۆی زۆری ژمارەی تێپەڕبووان پردێکداڕما و بەهۆیەوە 9 کەس کەوتن ناو ڕووبارێکی ژێر پردەکە و گیانە لەدەستدا و 3 کەسی تریش تا ئێستا بێسەر و شوێن و 20 کەسیش ڕزگار کران. وەرگێڕێکی سوای ئەڵمانیا و خێزانەکەی بە تۆمەتی سیخۆڕی بۆ ئێران دادگایی دەکرێن. لەبارەی دادگای باڵای شاری کۆبلینسی ڕۆژاوای ئەڵمانیا تەکیدی کردەوە وەرگێڕەکە تەمەنی 51 ساڵە و هەڵگری ڕەگەزنامەی ئەفغانیە و خێزانەکەشی تەمەنی 40 ساڵە و لەلایەن دادگاوە 18 تاوانیان ڕوبەڕوو کراوتەوە. لە تەوەری دووەم و سێمی بەرنامەکەمانەوە ئاماژەمان پێداکە گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتی تەندروستی لە یەکەمیاندا گفتوگۆکردن دەبێت لەسەر بابەتەکانی جومگە بە تایبەتی سێبەندا کە لای خۆمە بە دەرچوونی کلۆک یان بە حەوزیش لای هەندێک کەس باسی ئەکرێت کە نەخۆشیەکە کوێسە پێشوەی کە دەست پێ بکەین دکتۆر قسم لەگەڵا کرد کە هەندێک کەس هەستی پێ ناکەنەوە نەخۆشیە. ئەو بابەتی دیکەی تەندروستیشمان لەسەر جوانکاریە بێت جوانکاریی تایبەتە لە هەرێمی کوردستان کە ئێستا هەندێک پێشووتر هەندێک هەنگاوی بۆ نێراک جوانکاری لە گوایە و یادقۆ دروستکردنەوەی گوێ پسپۆرێکی تایبەتیشمانەوە قسە لەسەر ئەو بابەتە دەکەین. لە بابەتی جومگە بە تایبەتی دەرچوونی سێبەندا وەگوتم کە هەندێک کەسەیە کە شارەزایان لە بوارەکە نیە یاخود کە ئازارێکیان دەبێت و ئەنزانی ئازاری فەقەراتە یاخود هەندێک بەداخەوە هەندێک پسپۆری دیکەمان هەیە کە بە هەڵا چارەسەر دەدەنە ئەو کەسانەی کە ئەو جۆرە شکاوی و جۆرە گرفتیان هەیە لە جوونکە. بۆ مەستە میوانداری بەڕست دکتۆر مستەفا نەوزادمان کردووە کە پسپۆری نەشتەرگەری جوونگە و ئێسک و شکاویە و دکتۆرا و بۆردی هەیە لە پسپۆرێکی هەوسەم لە بریتانیا وەرگرتووە. دکتۆر ڕۆژ باش خێر بێن. سەرتا حەزەکەم قسێک لەسەر بابەتی ئەو سێبەندە جوونگەی ئەوەی کە پێوتر دەرچوونی کلۆک و حەوز ئەو کەسە چۆن بزانێت کە ئەم بابەتەی هەیە چونکە بەداخەوە ئێستا لای خۆمان ئەم بابەتە بە تایبەتی پسپۆری ئێسک و شکاوی هەمانە داڵێت لیمانە بەڵام کەسێک گەڵن کە تووشی ئەوە بووم ئیتر من تەواو ناتوانم بجوڵێم و گرفتم هەیە و چارەسەرکردنەکەم قورسە وایە چارەسەری قورسە؟ سەرەتا سوپاس بۆ جەنابەت کاربین سوپاس بۆ کەناڵەکەتان. ئەگەر ئێمە پێناسەیەکی بکەین سەرەتا بۆی هاوڵاتیان و بینەران بزانن ئەم جومگەیە چییە. جومگی سێبەندە پێک هاتووە لە بەیەگەیشتنی بەشی سەرەوەی ئەسکی ڕان کە لە ناو خەڵکدا پێی دەوترێت تۆپەی سمت و هەروەها ئێسکی فنجانی حەوز کە وەکو تۆپەیەک و فنجانەیەک کار دەکەن سوورانی تایە جوڵی زۆرتیایە ئەمەوا دەکا ئەو جومگەیە هەندێک تایبەتمەندی خۆی هەبێ. یەکەمیان ئەوەیە جوڵی زۆرتیایە، دووەمیان ئەوەیە هەموو کێشی لەش لە ڕێ ئەو دوو جومگەیەوە لە جەستەوە دەگوازرێتەوە بۆ پەلەکانی خوارەوە. خۆ ئەژنۆش وایە هەموو کێشی جەستە هەڵەگرێت. هەندێک لە وێنەکانن دکتۆر ئەگەر ئەوەی ببینی ئەوەی کردکراگەی ڕووپۆشەکە ئەوەیانێکێکە لە نەخۆشیەکان کە داخورانە ئەگەر بینەوە سەروێنە یەکەم کە نۆرماڵەکان سەروێنەی یەکەم ئەگەر ئەو کاران ماوکارمان گەڕێنەوە سەروێنەی یەکەم بۆی دکتۆر ئەوە نۆرماڵەکەیە ئەمە نۆرماڵەکە لە بینی تۆپەی سمت لەگەڵ ئەو فنجانەیە وازەحە ئێسکی حەوز خۆی لە سێ ئێسک پێک هاتووە لە کۆتاییدا یەک دەگرێت ئەو جومگەیە پێکەهێنێ. ئەمەی کە وەکوتم هەموو کێشی پێ ئەڕوا کێشی لە ژەگوازرێتەوە بۆ پەلەکانی خوارەوە و دووەم فاکتەر کە
جوڵەکەی زۆرە بۆ نمونە لە ئەژنۆیە بەس لە بە دوو شێوە جوڵی تایە بەڵام ئەم بۆ پێشەوە بۆ دواوە بۆ لاکان سوڕانی تایە و ئەکا دووچاری چەنەها گرفت و پێکان و کێشە و نەخۆشی ببێتەوە. بێجگەلەوە لە بواری جیاجای گەشەیە لە قۆناغی جیاجای گەشەیە و لە قۆناغی جیاجای تەمەنە ئەگەر نەخۆشیەک هەبێت لە منداڵیەوە ڕنگدانەوەی ئەبێ لە گەورەیە بگرە ڕنگدانەوەکی زیاترە بێت و هەروەها ئەو خوێنی کە بووی ئەچێت تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لەگەڵ جونگەکانی کەیە بۆ نمونە جونگەیشکە وەکو قولەپێ وەکو ئەژنۆ زۆر دووچاری ڕەشبوون نابێتەوە یا ئەو حاڵەتی کە خوێنی بۆ نەچێت بەڵام ئەم تۆپەکە تۆپەی سمت خوێنی لە بەرگی جونگەکەەوە بۆچێ یەک دوو هەم لە ملی ئەسکی ڕانەوە بۆچێ بۆیە ئەگەر هەر پێکدادانێک لەویایە یان دەرچوونێک یان لە جێچوون یا شکاوی کاریگەری ئەبێ لەسەر خوێنگەیشتن بە تۆپەکە زۆر جار وای لێت ڕەش ببێتەوە. ئەوەی کە جەنابەت باست کرد دەرچوونی زگماکی جونگەی سێبەندە لە منداڵیەوە هەیە نەخۆشێکی زگماکیە منداڵ بە تایبەت باسی ئەوە کەم دکتۆر ببوورە بەس گرفتەکەمان لەوایە بۆ نمونە کەسێک کە ئازاری ئەبێت لەوانەیە نەزانێت چونکە کڵۆک و حوزەکە خۆی هەر نزیکە لە پشتەوە وای زانێت پشتێتی وای زانێت فەقاراتێتی وەکوشم بەداخەوە ینی ئێمە ئەو کەسانی کە هەمانە لێرە هەندێک جار هەیە ئیلاجی هەڵە یانیان بابەتەکە نەخۆشیەکە نادۆزنەوە ئەمانە هەمووی گرفتە لای ئێمە. ئەو دیشانانە چین کە کەسێک کە زانی ئەمانەی هەیە ئیتر نەچێ بۆ شتیکە ڕاستە خۆ بێت بۆ لای جونگەی سێبەندە و یا بڵێن حوزیەتی خۆی لە ڕاستیە پرسیارەکە زۆر جوان بوو کاگڕێبین لەبەر بوو شوێنی ئەو جونگەیە لەبەر شوێنی ئەو جونگەیە خۆی تەبیعەتی نەخۆشیەکە وا هەیە جە هەندێک جار ئاڵۆزی دروستە بێت تێکەڵ دەبێ لەگەڵ نەخۆشی و گرفتەکانی جیاوازە هەند وەکووتم نەخۆشەکە هەندێک جار ئازارێکی هەیە لە پشتی سمتە هەر بە نەس وا بۆ تعبیرەکە ئەڵێ تۆپەی سمتمێشێ و ئازانەیە تۆپەی سمتێتی بەڵام خۆی بە گشتی دەگمەنە ئازاری جونگەی سێبەندە لە پشتەوە هەستی پێ بکرێ زیاتر لە پێشەوەی زیاترینی باوترینی لە پێشوەیە زۆر دەگمەنە لە پشتەوە هەستی پێ بکەی خۆی لە خۆیدا ئازارێک کە بە پشتی سم تا بێتە خوارەوە ئەمە زۆرترین لە زۆرترین کاتەکانە لە بڕبڕەکانایە کێشەکە لە بڕبڕایە و داخزانی بڕبڕەکانە کە فشارە خاتە سەر ڕەگی دەمارەکان و ئەو دەمارش بە پشتی سمتایەتە خوارەوە نەخۆشەکە وا هەستەکە وا ئەزانێ بە تەسەوری خۆی تۆپەکەیە و خود جونگەی سێبەندێ یا جونگەی کلۆکت هەندێک خەڵک وای پێڵێ ئەمە یەک لە هەمان کادا پێچەوانەکەشی ڕاستە هەندێک جار هەیە کێشەکە خۆی لە بڕبڕەکانایە بەڵام نەخۆشەکەەوە ئەزانێ ینی کێشەکە خۆی لە جونگەی سێبەندەیە بەڵام نەخۆشەکەەوە ئازانێ کێشەکە لە بڕبڕەکانیایە بەگشتی چۆن جیاکەیتەوە ئازاری بڕبڕەکان لە پشتەوەیە یەکەم نیشانە و باوترین نیشانە و گرنگترین نیشانەی جونگەی سێبەندە ئەوەیە ئازارەکەی لە بەشی سەروی ڕانە و بەشی پێشوی ڕان واتە بنڕان ئەوەی کە خەڵک پێڵێ بنڕان زۆر دەگمەنە لە پشتەوە بێت بە پێشی ڕانایەتە خوارەوە هەندێک جار لە ئەژنۆیە هەستی پێ دەکرێت هەندێک جار تەنها لە ئەژنۆیە هەندێک جار لە بنی ڕانەوەیەتەوە تا ئەژنۆ ینی ئەکرێت گرفتێک لە جونگەی سێبەندەیە بێ بەڵام نەخۆشەکە هەست بە ئازارەکە بکات لە ئەژنۆیە بەڵام لە پشتی سمتی و پشتی ڕان ئەویان زیاتر بڕبڕەکانە چی بکەین بۆ دووربین لەم نەخۆشیانی زۆر جارەڵێن دانیشتن شێوازی دانیشتن ئەمانە کاریگەریان هەیە وەرزشکردن باە خۆی ئێمە نەخۆشیەکانی ئەم جونگەیە زۆرن ینی ئەگەر پۆلێنی بکەین هەندێکیان بەرکەوتەکانن شکاوی دەرچوون لە جێچوون پچڕانی بەستەرە هەر جونگەیەک وەک جونگەی کلۆت یاخود جونگەی سێبەندە وەکو هەر جونگەیەکە پێک هاتووە لە ئێسک لە کرکراگەی ڕووپۆشی جونگە لە بەستەرەکان کە ڕایەگرێ لە ماسوولکەکان کە ئیجوڵێنێ لە دەماری خوێن کە خوێنی بۆ ئەبا وزەی بۆ ئەبا و ئۆکسسیژینی بۆ بە و هەروەها لە دەماری کە تەسووی کارەبا بە ماسوولکەکانە گەێنێ و ئەیجوڵێنێ گرفت لە هەر کامێک لەمانە ڕووبان نەخۆشیێک دروستەکە ئەگەر پۆلێنی بکەین بەگشتی یەکێک لەوانە زگماکیەکانەوە کۆی وتمان دەرچوونی زگماکی جونگەی سێبەندەیە کە لە منداڵیەوە دەردەکەوێت
نیشانەکانیشی زۆر جار دایکەکە لە منداڵی ساواوە دەرەکەوێت هەندێک جار لە خێزانەکە هەیە و نەخۆشیە بۆ نمونە ئەو کەسە خوشکێکی یا برایەکی وا بۆ پێشتر بۆ ماوەیە هەندێک جار هەندێک هۆکار هەیە ئەبێتە ئەوە بۆ نمونە منداڵەکە سوارە بە ڕێکی نەهاتووە بە سەرا نەهاتووە لە سکی دایکە لە پێشەوە لە ڕێی پشکنی سۆنەرەوە ئەزارێت ئەم شتە کە ئەو خەتەریاتی هەیە و لە دواییشا کە لە دایکە بێ دایککە هەندێک جار هەستی پێکا بۆ نمونە بە وازحی ئەگەر زۆر یەکتۆری جیام لەسەر ئی منهاڵەکان بێت بەس بەستەمی گەورەکانە یعنی زۆر جار ئەڵێن زۆر دانیشتن کاریگەری ئەبێ وەرزشتەکردن کاریگەری ئەبێ هەندێک خواردنی شیر و شیرەمەنیەکان کاریگەری هەیە ئەم بابەتانە چین کە ئێمە وا بکەین کە دووربین لەو نەخۆشە بە دڵنیاییەوە زۆر دانیشتن زۆر بوونی کێش وەرزش نەکردن و ئاکا ماسوولکەکان لاواز بێت جونگەکە بۆ ئەوە کراوە جوڵەیەکی تەنها بەم شێوەیە بۆ پێشەوە بۆ دوا بۆ تەنیشتەکان و سوڕانێکی تیاابێ بەڵام ئەو ماسوولکانەکە بێ هێز بێ بە شێوەیەکی نا ئاسایی جوڵی تێکەوێ دوو هەم ئێسکەکە ئەپوکێتەوە و لاوازە بێت ئێسکەنەرمە چۆن لە منداڵە هەیە جۆرێکی هەیە لە گەورەیە لە دوای وەستانی گەشەیە ئەویش لە هۆکارەکەی وەرزش نەکردنە تەمەنە هەندێک جار و ئەوەی کە جەنابیشت ئاماژەت پێە کەمی ڤایتەمین دی کەمی کالیسیۆم کەمی کانزاکان ئەمە لێکە ئێسکە کە تووشی پوکانەوە کە ئەگەر زۆر زۆر بێ و کەسە هیچ ئەوە نەخوا هەندێک جار درز ڕوایە شکاوی ڕوایە شکاویەکی بە تەواتی نا لەم سەر تا ئەو سەر بەس بە کێش کە ئەڕوا لەسەری پێوترە سترێس فراکچەر واتە درزێک یا شکاویەک لە بۆ نمونە هەڵەسێ بەکارێکی قورس بەڵام پێشتر قەت نەیکردووە لاوازە ئێسکەکانی پوکانەوەی هەیە ئێسکەنەرمەی هەیە و ڤایتەمین دی شتی زۆر کەمە کانزاکانی زۆر کەمە دووچاری ئەم درزە ئەبێتەوە ئەو خواردنانە چی کە بۆ کالیسیۆم و ڤیتامین دی گرنگن بەگشتی دیتری بەگشتی لە خواردنەکانە لە شیر و شیرەمانیەکانە هەیە لە سەوزە هەیە لە میوە هەیە لە ماسیە هەیە لە هێلکە هەیە لە گۆشتە هەیە لە جگەرە زۆر زۆرە وەکو بڵێن گۆشتی سوور لە جگەریشا زۆر زۆری تایە وەکوتم جگەری مریشک و حیوانی باڵێتیاتی بەس لە جگەری حیوان زیاتری تایە و هەروەها لە هەمووی گرنگتر ئەمە تشکی خۆر من نەبیستۆ تا ئێستانی لە بابەتی ئەوەی کە ئامۆژگاری بکرێت کە جگەر زیات زۆری تایە ڤیتامی دیتری تایە کالیسیۆمەکەی زۆرترا ینی کاریگەری هەیە لەسەر بەهێزی ئێسکەکان بەڵێ وەکو وتمان ئێمە سەرەتا نەخۆشێکە گەر کەمی ڤیتامین دی هەبێ بۆ بێگومان ئەگەر زۆر زۆر کەم بێ بگاتە حاڵەتیەوەی ئازاری لە هەموو جونگە و ئێسکەکانە بۆ دروست کرد بێ لەوانە جونگەی سێبەندە هەر شوێنێکیکە ئەگەر زۆر زۆر ئەوە نەکەم بێ بە تشکینینی ببوورە بە پشکنینی تاقیگەیی ئەوەندە زۆر کەم بێت ئەبێ چارەسەریکی بە حەبۆی دانی بەڵام ئەگەر لە ڕێژەیەکی مامناوەندا بێت زۆر جار ئەڵی خواردنەکان ئەم جۆرە خواردنەوانیانە زیاب بکە ئیتر ئەوەش ئەکوێتەوە سەر کەسەکە لەوانەیە نەخۆشیەکە بێ حەزی لەوان نەبێ ئەتوانێت شتێکی کە بخوا بێجگە لەوانەی کەوتم لەو ئایتمانی کە باسم کرد بێجگەلەوە تیشکی خۆر کە بەرپێستەکەوێ ئەو چوری ژێر پێست مادێکی تا ئەگۆڕدرێ بۆ ڤایتەمین دی ئەمەش سەرچاوەیەکی گرنگە کە لە وڵاتی خۆڵی هاوین و زستانیش بەڵێ هەردووکە دووکیان باشە بەڵام ئیتر بۆ بێگومان نەخۆشەکە ناتوانێت لە هاوینان لە نیۆڕە ساعت دوی نیۆڕە بچێتە بەرهەتاوە ئەتوانێت لە بەیانیان بچێ بۆ نمونە لە کاتێکە تیشی خۆر کەمترە ئەو چوری ژێر پێستا گۆڕێ بۆ ڤایتەمین دی دکتۆر لە وەرزی هاوینە ینی نازان قسەکان هەندێک پسپۆر هەیە دەڵێن لە کاتی خۆرهەڵاتن و خۆر ئاوابوون خۆتان بن بە خۆر هەندێکی دیکە دەڵێن نەخێر لەو کاتانە تیشکی سەر و بنەوشەی زۆر زۆرەوە گرفتی توشبوونی شێرپەنجەی پێ زۆرەکە هەندێکی دیکە دەڵێن لە کاتی نیوەڕوان هەندێکی دیکەش دەڵێن نیوەڕوان زۆر زۆر خراپە ئەوە ستونیە خۆرەکە و تینی زۆر زۆرە کاریگەری نگەتیفی زۆر زۆرە بێ باشترین کات کاتێکە خۆت بێ بەخۆر تیشکە هەموو کاتێک هەیە بەڵام وەکو بوتم ناتوانیتەوە بە نەخۆشێک بڵێ لە دوی نیوەڕۆیە لە قرچەی گەرمایە بچێتە بەر ئەو هەتاوە کاریگەری زۆرە بێت بووە خۆی ناتوانێت پەیوەندی بیوە منداڵێکم هەبوو ئەو نەخۆشی هەبوو
دکتۆرێک پێوتم 11:30 تاوەکو 12 زۆر کاتیاوتی هەندێک دکتۆری دیکە دەڵێ نەخێرە و کاتە خۆرەکە تینی زۆرە و گرفتی بۆ دروست بێ بەیانیان کاتی خۆرەڵاتن یاخود کاتی خۆر ئاوابوون بەیانیان لەو کاتانەیە زۆر باش لە 10 بۆ 11 بۆ 12 ئەو کاتانە زۆر باشە هەم تووشی سووتانیش نابێت ینی و زۆر باشە ئەو کاتانە ئەی بەیانیان کە کاتی خۆر هەڵێت یا ئێوانان خۆر ئاوا بێت ئەو کاتە لەوە چێ زۆر لاواز بێت ینی ئەوەنە هەر هێشتا خۆر بە تەواتی دەرنەکەوتووە وەستونی نییە خۆ لە بەیانیش 10 شا بە تەواتی ئاراستێکی ستونی نییە لەسەر مرۆڤ بەڵام لەو کاتەیە باشترین کاتە وەکو پێموتی لە 10 بۆ 11 بۆ 12 بەیانیان ئەو کاتە باشترین کات باشە لە وەرزی زستاندا هەر کاتێک خۆر هەڵبێت گرفت نابێ بەڵێ هەندێک جار کە بە بەردەوامی هەورە کاریگەریکی وای نابێت ئەگەر بە بەردەوامی خۆر نەبێت کاریگەریکی وای نابێت بەڵام هەر کاتێک خۆر هەڵبێت چیتە بەردەمی ئەو کاتە باش کاتی نییە لە وەرزی زستاندا کاتێک خۆر هەبوو توانێت چیتە بەردەمی یەکێک لە گرفتەکانی دیکە ئێمە نەبوونی ڕووبارانی ڕووبارێکی گەوریان قراق بە حرمان زۆر کەمە ئێمە و ئەو کەسانەی کە دەڵێن کە ڕچیتە بەرخۆر نابێت جلوبەرکی زۆرت لە بەرابێ ئەبێت تیشکی خۆرەکە بەر هەموو جسممان بکەوێت یان ئەمانەی کفایەتەکەەوەندە هەبێت ئێمە وڵاتێکین تیشکی خۆرمان زۆرانی نابێت کەمی ڤیتامین دیمان هەبێ ئەو گرفتەمان بەڵام هەمانە لەبەر شێوەی جلەبەرکردن و بۆ شێوێنی خەڵک بچێتە بەردەم هەتاوە کە تیشکی خۆرەکە ئیسپادەی لێ بکە وەکووتمان ئەبێ ئەم تیشکی خۆرە بەر هەموو پێستەکە بکەوێت یا بەر زۆرترین پێست بکەوێت زیاترین بەشی جەستە بکەوێت ئەگەر تەنها تۆ بەردەم و چاوت بکەوێ بێگومان سوودێکی وای نابێت و بۆیە لای ینی ئەوانی دەرەوە کە ئاسی دەوان هەڵەخۆی لە بیرە دەچێت دژە خۆر بەکاربێنی لەگەڵی ئەبێ بەڵێ بەڵێ ئەویان هەرسوودەکەی بۆی تووشی بەڵێ بێگومان هەر سوودێکی وەرگی ئەویان بابەتێکی کێ بۆی تووشی پەڵام شتانەبێ بەڵام تیشکی خۆر لە ئەم مادەی کە بۆموتی لە چوری ژێر پێستا هەیە لە هەموو پێستا هەیە لە پشتا هەیە لە سکا هەیە لە قاچە هەیە لە هەموو شوێنەکە هەیە تەنها لە دەموچوانێ بەڵام لە لای ئێمە بەری زۆرترین بەریەکەوتن لەگەڵ خۆر بەڵێ لە لای ئێمە خەڵک ئەتوانم بڵم کاس چێتە بەرهاتاو تەنها دەموچایی بەڵام هەر نەبێ ئەتوانێ قۆڵەکانی دەرخا لاقەکانی دەرخا بەرخۆر بکەوێ و تیشکی خۆری بچەنە بمێنێتەوە لە بەرخۆر ڕۆژێکا ئەگەر ڕۆژانە بەردەوام بێ لەوە ئەچێ نیو سەعات بۆ 40 دقیقە کافی بێت ئەی ئەو کاتانەی لە زستانە کەمترین خۆرمان هەیە کەمترین جامە کێشەیەکە لە هەموو جیهانە هەیە بۆ نمونە ئەو وڵاتانەی بۆ نمونە لە ئەوروپا بە بەردەوامی ئەو کێشیان هەیە بە بەردەوامی کەمی ڤیتامین دیانێ یعنی تەنانەت دوایان لێ سەفەرەکەن لە هەندێک کاتەکانە بووی تیشکی خۆریان بەرکەوێ یان ئەو کاتە مەجبورە بە چارەسەر وەریگرێت بە حەب وەریگرێت ڕێگایشکرد نییە کە تۆ نەبێت چی بکە ئەی لابێ بە لە ڕێی خواردنی شەوە هەندێک جار ئەوەندە زیای ناکە ئەگەر هەر کەم بوو هەر کێشەی بۆ دروست کرد ئەو کاتە ئەوێ بە چارەسەر و بە حەبوو دەرمان وەریگرێت باشە دکتۆر چی لەسەر مناڵان و دوای هەزار قسەیش لەسەر چارەسەریەکەی بکەین لای منداڵان زۆر جار هەیە پێی نازانرێت یان دەڵێن تاوەکو دوومانگیش ئەم بابەتە دەرناکەوێ وایە تاوەکو دوو مانگ هەیە دوای 2 ساڵ پێزانێ هەیە لە دوای 3 ساڵ هەیە هەر پێمەوە کاتێک کە کەسەکە لە دایکە بێت وەکو گوتت لەوانەیە لە دایکبوونەکەی تەبیعی نەبێت ڕای بکێشن ڕای کڵۆکی دەرەچێت یانوانە بەوە دەرناچێت ببوورە مەخسەم ئەوە نەبوو قەت بەوە دەرناچێت ئەمە هۆکاری ئەوە نییە هۆکارەکەی خۆی کە شێوەی منداڵەکە لە سکی دایکە ئەوەی کە سوارە بە سمتایەت شێوەی لاخەکانی لە ناو سکی دایکە وا ئاکات کە ئەو جونگێ شل ببێتەوە دەربچێت تێگەی بە ماوەی زۆر یاخود گەشەی تەواو نەکات لە شوێنەکەی خۆیان سەقفی بۆ دروست نەبێت تۆپەکە فنجانەکە دروست نەبێت بە تەواوەتی هۆکارەکەی ئەوە نییە لە کاتی لە دایک بوونە ئەم شتە ڕووبە لە سکی دایکەوە زگماگ هەیەی ویان هۆکاری بۆ ماوەیە لە هەندێک شوێنە زۆرترە هەندێک خێزان باوترێتیانە مەسەن سێرەی کەسەکە خوشکێکی وایە برایەکی وایە هۆکاری بۆ ماوەیە و ئەوەی کە لە ناوسکی دایکە هەیە شێوەی منداڵەکەی کە هەیە بەسەرانایەت بە سوار بە سمتایەت ئەمە هۆکارەکەیەتی
لە دوایە کە لە دایکە بێت چۆن پێزانێ هەندێک جار دایکەکە وریاوەکو پێم وتی پێست ئەم خەتانی پێست هەیە لە ناوڕانیا سێرەکە لایەکیانی خەتێکی زیاترە لەو لای یا لایەکیانی بە پێچوانەوە کەمترە لەولا چلۆچیانەی ئەوەی بنڕانی مەسەن لە جاتی خەتێکی هەبێت دوانی هەیە کورتی و درێژی لاقی ویان ئەگەر زۆر زۆر دواکە و تاان ئەمە پێویستە پشکنینیان بۆ بکرێت ئەوانەی لاقێکی کورتترە بێ ئەگەر بە تەواتی دەرچوو بێ لاقێکی کورتترە بێ ئەوانەشی کە پیانۆتێ های ڕسک بۆ نمونە خوشکێکی ئەو مەترسیان هەیە کە توش بن بەمە خوشکێکی هەیەی یا لە خێزانەکەیانە هەیەی دەرەجەیەکی یان هەیەی ئەبێ زووترین کات پشکنینی بۆ بکرێ سەردانی پزیشکی پسپۆر بکە ئیتر ئەویش لە ڕێی پشکنینی کلینیکیەوە لە ڕێی پشکنینی سۆنەرەوە ئەتوانی بە زووترین کات دەستنیشان بکرێ و چارەسەرەکەی ئاسانە لە سەرەتایە بەڵام وایە تاوکو 2 مانگ دەرناکەوێ سەریکە بەڵێ لە بیدایەتە دەرەکەوێت بەڵام زۆریان شلیەک هەیە لە تۆپەی سمتەکە شلیەک هەیە لە جونگەی سێبەندەیە جاری وای پێویست ناکات لە یەکەم مانگەوە یەکسەر تۆ چارەسەری بۆ بکەیت چاوەڕێیەکی خۆی تو نەبێتەوە ئەگەر هەر نەبوو ئەو کاتە دەستەکی بە چارەسەری قایش و ئەم شتانێکە بڵێن پێویست دەکات وەکو دەرکەوتن دەرەکەوێت بەڵام هەندێک جار چاوەڕێکی خۆی تو نەبێتەوە بە شێوەیەکی نۆرمال خۆی چاگە بێت تێگی ئەو کەسانەی بۆ نمونە قەوسێک زۆرجار لە قاچیانە هەیە هەمان گرفتیان هەیە یان نە ئەویان جیاوازە ئەویان پەیوەندیکاری بەڵێ جیاوازە لەوەچی ئەسکە نەرمە بێت و بۆ ماوەی هۆکاری جیاوازی هەیە هەندێک جا گرفتێ لە شوێنی گەشەی ئەسکەکە هەیە لە شوێنی گەشەی تۆپەکە هەیە هۆکاری زۆری هەیە ئەوە نەخۆشیێکی جیاوازە ئەو قەوزبوونی لاقە باشە دکتۆر بچمە سەر بابەتی چارەسەرەکە لە چارەسەرەکە ئیلا بە نەشتەرگەریە نەخێر ئێمە ئەگەر وەکو وتم دەرفەتم بیتێ باسی هۆکارەکانی بکەی زۆرن لەوانە باوترینیان کە ئازاری جونگەی سێبەندەکە باوترین 2 هۆکار یەکەم ئەو حاڵەتەی کە وتم باسم کرد خوێنی بۆ ناچێت لە هەندێک وڵات ئەویان باوترینە لە هەندێک وڵات داخوران باوترینە لە لای خۆمان ئەتوانین بڵێم داخورانی جونگە کە کرکراگەکە زبرە بێ و ئەوەی بڵێن لنجیتیان نامێنێ کرکراگەکە ڕووپۆشی جونگەکە هەردوو لایەن تۆپەکە و فنجانەکە زبرە بێ ئازار دروستەکە کرتە و دەنگ دروستەکە جوڵەکەی کەمە بێتەوە جوڵی جونگەکە کەمە بێتەوە شەلین دروستەکە هەندێک جار داخورانی بەشی سەرەوەی ئەسکەکە ئەبێتە هۆی کوردبوونی لاقەکە و ئەمە ئەبێتە هۆی لەنگەیەک یان ناڕێکی لە ڕۆشتن یاخود شەلین ئەمە 2 باوترین هۆکاری 2 باوترین نەخۆشین یەکیان ئەوە دومیان ئەوەیە کە حاڵەتێکە کتوپڕ یا لە دوای پێکانێکەوە یا لە دوای بەکارێنانی هەندێک دەرمانەوە تۆپەکە خوێنی بەباشی بۆ ناچێت لەبەر ئەو تایبەتمەندیانی لە سەرەتای بەرنامەکەی باسم کرد هۆکارێکی زۆر هەیە هەوکردنەکان هەیە نەخۆشی ڕۆماتیزمی هەیە چارەسەری ئەم 2 هۆکارە ئەم 2 نەخۆشیە باس بکەین کە باوترینیانن سەرەتا بۆ ئەوەی ڕەشبوونەکە و کە خوێنی بۆ ناچێت هەندێک چارەسەر بەکارێت بۆ کەمکردنەوەی ئەو پوکانەوەیە هەندێک چارەسەری کە دابەزینی کێش چارەسەری فیزیایی و وەرزش بۆ بەهێزکردنی ماسوولکەکان دابەزاندنی کێش و هەروەها چارەسەری کە هەبوو دەرمان کە ئازارەکانی کەمەکاتەوە بەکارهێنانی هەندێک جارەگەر ئازارێکی زۆر بوو شەلینی بۆ دروست کرد بۆ نمونە گۆچان یا داشق بۆ ماوەیە کە لەوانەیە یارمەتێکی جونگەکە بە خوێنی بۆ بچێتەوە و ئەگەر ئەمانە هیچیان سەرکەوتوو نەبوون لە کۆتاییدا چارەسەرەکی نەشتەرگەریە ئەمەیان بۆ ئەو حاڵەتەی کەوتم خوێنی بۆ ناچێت داخورانەکەش بە هەمان شێوە چارەسەری بیدایەتی چارەسەری سەرەتایی بریتە لە دابەزاندنی کێش بە دەرجە یەکەم کە هۆکاری سەرەکیە بۆ زیادکردنی داخورانەکە دوو هەم بەکارهێنانی دەرمانە بۆ کەمکردنەوەی پوکانەوە کەمکردنەوەی ئێسکە نەرمەکە داخورانەکە زیاترەکات چارەسەری وەرزشی بۆ بەهێزکردنی ماسوولکەکان لایفستایل ئەوەی کە گۆڕینی ژیانی بۆ نمونە بەکارهێنانی پێڵاوی نەرم هەندێک
قادرمەی زۆر ئەم شتانە ئەبێ بەکارهێنانەکانی کەم کاتەوە و لە کۆتاییدا وەکو پێم وتی ئەگەر ئازارێکی زۆر بوو شەو خەبەریە کاتەوە دائیمەن ئەبێ حەبوو دەرمانی ئازارشی قادرمەند کرد لە هەندێک جار قادرما سەرکەوتن و داوازین هەیە کامیان باشە وەکو پسپۆرێکی ئێسک بە تایبەتی لە قسێک لەسەر بابەتە وەڵای خۆی ئەگەر بیدا کەسێڵێ بۆ وەرزش بەکاری هێنم ڕاستە بابەت ئەگەر گرفتێکت نەبێ ئەگەر گرفتێکت نەبێ ئەگەر هیچ کێشەیە لە جونگەکانە نەبێ داخورانێکی نەبێ هیچ گرفتێکی نەبێ ئاساییە بەسەر قادمەیە سەریش بکەوی و بێتە خوارەوە بەڵام زۆر سەرکەوتن بەسەر قادمەیە وەکو چارەسەرێک بەکاری بێنیت هەندێک جار گرفتی کێشەی ئەژنۆ دروستەکانی تۆ بە بەردەوامی ئەمە بکەی بە وەرزشت هەموو ڕۆژێک بۆ ماوەی چەند کاتژمێری بەسەر قادمەیە سەرکەوی بێتەوە بە بێگومان گرفتی چارەسەرەکە ینی بەداخەوە ینی بابەتەکە ئاوایەکە هەندێک دکتۆرمان هەیە تەنانەت تەشخیصی نەخۆشیەکەش هەر لە سەرەتاوە گرفتمان هەیە لە تەشخیصی نەخۆشیەکە دواتر لە پێدانی چارەسەرەکان ناتوانن بگەن بە ئەنجام ئەم گرفتە لای خۆمان بۆ هێندە زۆرە ینی ناتوانن ئەم بابەتەکە ئەوەندە قورسە بابەتی ئێسک بە تایبەتی ینی ئێسکە کامل فۆکسم لەسەر ئێسکە وەکو بەڕێستان کە هەمان پسپۆریتان هەیە کەسێکەڵی ترمە تووشی نەخۆشی ئێسک بم تەواویتر چارەسەر من نییە وایە بابەتەکە بەو شێوەیە نییە خەڵک زیاتر هەندێک جار نەخۆشەکە خۆی لە زۆر حاڵەتێکی دواکەوتووە یەت بۆ لای پزیشکی پسپۆر و بە دوای چارەسەراگەڕێ ئەمە یەکی لە هۆکارەکانە بەداخەوەیانی ئەمە خەڵکەکە هەندێک جار ئەسڵەن چارەسەری کە بەکارێن ینی ئەچێ بەلای شوێنی کە ئەسڵەن بۆ نمونەیە ئەوەی کە باسم کرد جەڕاحە نەمیز بە تاواتی بەڵێ لەو حاڵەتانە و چەندین چارەسەریکە چەندین چارەسەریکە کە ئەمە بە یاری بە یەک جوڵەت جەڕاحەکە چارەسەر ماگە بەس دکتۆرەکە زۆر جارین بۆ لە هەر چارەسەر بۆچوونی خۆیەتی هەندێک جاریش زۆر جار تووشی زەرێک بووە تووشی گرفتێک بووە کە بە چەندین نەشتەرگەری نەتواناوە چارەسەر بکرێت زۆر جار لە دەرەنجامی شتێکی زۆر سادە و ساکاری واوە بە جونگە گۆڕینە کۆتایی هاتو ئێمە بە نەشتەرگەرێکی جونگە گۆڕین بەمان ڕاست کردێتەوە باش ئێستا زانستمان هێندە پێشکەوتووە لە بابەتی ئێسک لە ناو هەرێمی کوردستان کە هاوڵاتیان نەترسن هەر گرفتێکی ئێسکمان هەبێت چارەسەرەکرێ ئەمە دوپرسیار باڵێ باڵێ ئەو نەشتەرگەریانە زۆربەی ڕۆژانە ئەکرێت لە نەخۆشخانەکانەکرێ و زۆربەی زۆری ئەکرێت ئەوەی کە باسیشت کرد بۆچی دازنیشان ناکرێت هەندێک جار هۆکارەکە نەخۆشەکە خۆیەتی هەندێک جار نەخۆشیەکە خۆی وا ئاڵۆزە وەکو پێم وتی لە منداڵە ئێمە یاسایەکمان هەیە لە گەورەشە هەستە دەمارێک بەلای هەر جونگەیەکە بڕوان لەقێک برانچێکی بەو جونگەیە بەلای ئەژنۆ شاڕە بەلای سێبەندە شاڕە بۆ ئەگە گرفتێک لە سێبەندەیە هەبوو هەندێک جار ئازارەکە لە ئەژنۆیان ڕەنگەداتەوە هەندێک جار خۆی شتەکە ئالۆزە بەڵام زۆر جاری شوانیە بۆ شێوە ئالۆزە نیە و زۆر ئاسانە دەستنیشانکردنی بڕێ پشت گرفتمان نییە هەرکەسەی بێ گرفتی هەمانە ئاخر گرفتمان هەیە بەڵام کەسەکە پێی ئەڵی وەرزشەکە بە قسە دەکا کاگڕێبین تۆ لەو بڕواایە جوابدانەوەی نەخۆشەکەش بۆ ئێوە بابەتەکە گرنگە تۆ پێی ئەڵی کێش داگرە کە بە قسەت ناکە کێش داناگرێ چاوەڕێی حەبێکە کایە دەرمانێکە چارەسەر نییە تۆ لاوازی ماسوورکەکانت هەیە لە پشتا وڵاسەکەم ئەبێ بەهێزی مەئیدین بیتێ ینی مطمئین بین پزیشکی باش و پسپۆری باشمانەیە گرفتمانە لە ئێسکا وڵی ئەوە ئیتر خەڵک دڵنیا بەلەوە هەوشتانە چارەسەرەکانی هەمووی هەیە بەڵام ئیتر کەوتوتەوە سەر نەخۆشی خۆش تا چەند پەیوەستە بێ بۆ ڕێنمایانەوە تا چەندێک ئەنجامیات وەرزشەکە کێشیدا ئەبەزێنێ تۆ لە هەموو عالەمە لە هەموو جیهانە ئەڵێ یەکەم هۆکاری داخوران کێشە تۆ کێشت بە پێی باڵات بۆ نمونە ئەم جونگانە بۆ ئەوە کراوە 7 کیلۆ هەڵگیرێ کە تۆ 120 کیلۆ بیت و ڕاز ناکەیت و وەرزشیش ناکەیت و کێشیش دانابەزێنی چاوەڕی چێکی چ چارەسەرێک ئەمە چاگەکات بە تاکید هەر نەشتەرگەریە بێ نەشتەرگەریەکەش ئەو کاتە دەرەنجامی نەشتەرگەریەکە وەکو یەکێک نییە کە کێشی زۆر سپاس دکتۆر مستەفا نەوزار سپۆری نیشتەگەری جونگە و ئێسک و شکاوی زۆر سپاس بۆم تۆری بەرنامەکەما بوو ماشەڵا گەنجیشتنیانی گەشتونەتە پسپۆری و دکتۆرا و بۆرتان وەرگرتو چاومان لەوەیەکە لە هەرێمی کوردستان زانستەکان لە هەموو بوارەکانە پێشکەوت و پێشکەوتو تر بێت یەکمان چاومان لە دەستی ئێوەیە کە
بەم تەمەنە گەشتون بۆ بابەتە بتوانن زیاتر و زیاتر ئەم زانستانە پێش بخرێ بۆ ئەوەی کە ئەو بابەتی کە چینە دەرەوەی وڵها زۆرجار لە هەندێک گرفتی تەندروستیە بتوانین لەسەر دەستی کەسانی وەکو ئێوە لێرە چارەسەری. زۆر سپاس بۆ جەنابەت بەتاکید بە دڵنیاییەوە هەر لەو شێوایە بێ هەندێک جار نەخۆشەکە خۆشی حەزی لەوە نییە کە بڕوا بەڵام ئیتر شتەکەش بووە بە باو خەڵق قسەکات لەسەر دەستی ئەوەیە چاوەڕێکی لەسەر دەستی ئەوە کە دەرەنجامی گەورەمان پێبەخشت بۆی بڵێن ئەوە تا لەرێمی کوردستان کارانەکەی زۆر سپاس بەرنامەکە لەگەڵمان بووین دەچینە لای برگەیەکی دیکەمان برگەی شارەکانە وەزەم لە وڵاتی مەغریبە کێک لە شارەکانیوانە بە دیمەن هەندێک دیمەنی مەغریبیش ببینی. تەوەری سێمی بەرنامەکەشمان گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی دیکەی تەندروستی کە جوانکاری دەبێت پێشتر قسەمان زۆر لەسەر جوانکاری لوت کردووە ئەمڕۆ لەگەڵ لوتەکەش باسی جوانکاری گوێشەکەین کێن ئەو کەسانی کە جوانکاری گوێەکەن ئایا
گوێ دروستکردنەوە هەیە و هەندێک بابەتی دیکەی وردەکاری لەو جوانکاریە پرسین و بە شوێکی گشتی لەسەر جوانکاری لوتیش هەندێک بابەت هەیە گفتوگوێ لەسەر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر پێش لەو خاتیت کە پسپۆڕی نەشتەرگەری قورگ و لوت و گوێ و لە هەمان کاتە جوانکاری پسپۆری جوانکاری لوت و گوێشە. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. دکتۆر قسە بکەم لەسەر جوانکاری گوێ بە تایبەت، ینی لوت زۆر قسەمان لەسەر کرد، هەندێک باسی ئەویش دەکەین جوانکاری گوێ چۆن نەکرێنی کێنەوە کەسانی کە نەشتەرگەری جوانکاری گوێەکەن. بەڵێ بەیانی باش بەیانی بینەرانی بەڕێزی کەناڵی گەلی کوردستان باش. وەکو زانی نێمە لە وەختێکین کە زیاتر خەڵک بە دوای ئەسبابی جوانکاری ئاگەڕێت. جوانکاری گوێژێکە کە لەو جوانکاریانەی کە نەخۆشەکان زۆر بە دوای ئاگەڕێن، بە تایبەت دووە کەسانەی کە لە کوردەواری خۆمان پێیان ئەڵێن گوێ دەرپەڕی ویان کە بەهۆی وا دەرەکەیە کە گوێەکە گەورەترە لە حەزمی ئاسایی خۆی بەهۆی نەبوونی گرنجێکە لە ناوەڕاستی پەڕی گوێ هەیە، ئەوانە زیاتر بە دوای نەشتەرگەری جوانکاری گوێ ئاگەڕن و لە هەموو تەمەنێک شاکرێت بە تایبەتی لە مناڵانە لە پێش داخڵبوونی بە قوتابخانە ئاکرێت بەوەی تووشی تعلیق و کێشەی کۆمەڵایەتی نەبێتەوە لەگەڵ هاوڕێکانێک کە زۆر جارە بێتەوەی تانۆتە شەر لێدانی و لە گەورانی شاکرێت کە بۆ هەم ئەو کەسانی کە بە دوای ئەو نەشتەرگەریەوە ئاگەڕێن. دائیمەن کەسێک ئێمە بۆ کەسێک نەشتەرگەریەکەین کە بە دوای نەشتەرگەریەکە ئاگەڕێت و بڵێن کێشیەکی زگماکی هەیە لە پەڕی گوێ کە زیاتر بەرزەبێتەوە لە گرستەکە زگماکیە یان هەندێک جار ئەگەر بۆ نمونە کەسێک حاڵەتێکی لێ ڕوو بات ئازارێک بە گوێی بگات شتێک بە مثل بیستنەکەی نیە تەنها ڕووکاری دەرەوەیەتی ئەمانش چارەسەرەکەن. زۆربەی زۆری حاڵەتەکان زگماکیە ڕوو ئەدات، بەڵام هەندێک کەس هەیە مەسەلەن تووشی ڕووداوێکی ڕووداوێت و یا تووشی ڕووداوێکی نەخوازراوی ترە بێت، چونکە گوێیەکێکە لەو شوێنانەی دەموچاو کە دەرچووە لە دەموچاوە زیاتر بەرکەوتنی هەیە بۆ ئەو کێشە و مەشاکلانە، لەو حاڵەتانەش ئەتوانرێت چارەسەر بکرێت و ئەگەر بە تەواوی لە ناوچوو بێت دەتوانێت دانرێتەوە، ئەگەر بەشێکی لە دەستدابێ هەرەتوانرێت چاکرێت و جانکاری وە بکرێت. بە تەواوی دروستەکرێتەوە گوێەکە؟ گوێەکە بە تەواوی دروستەکرێتەوە، بەڵێ ئێمە هەمانە کە لە زگماکەوە نەخۆشمانیە هەرنیەتی بە دوو شێوە ئەتوانرێت چارەسەرکرێکەکیان بەوەیە کە کڕکراگەی سنگ وەرەگیرێت و بۆ یەکرێت بە فرێمێک و لەسەر لاکەی تری کە هەی بێت قاڵب وەرەگیرێ، ئەگەر نەیبێت لە هەمان تەمەنی خۆی قاڵبێک وەرەگیرێت و دەئەندرێت لەژێر پێستەکە و بە چەند مەرحەلەیەک ئەتوانێت جوانکاری گوێەکەی بۆ بکرێت. حاڵەتێکی تر هەیە کە گوێ ئامادەکراو هەیە کە لە دروست دەکرێت، ئەمیش بە هەمان شێوە قاڵب وەرەگیرێتەوە گەر گوێەکەی ترێ بێگەرنا لە هەمان تەمەنی خۆی، بەڵام یەکێشە هەیە لەو حاڵەتەیە بێ بەپێی مەراحیلی تەمەنی مناڵەکە بۆی بگۆڕێت لەبەرەوەی گوێ تا 12 ساڵی ناگاتە حەجمی کۆتایی خۆی، لە 12 ساڵیە ئەگاتە حەجمی کۆتایی لەگەشە مەبەستە لەگەشە باڵێ. باش ئەو گوێی کە دروستیەکەن لە سلیکۆن دروستیەکەن لە سلیکۆن دروستەکرێت باڵێ، ئەویان گەشە ناکات، ئەویان گەشە ناکات و سابتە، بەڵام ئەبێ بپێی تەمەنەکەی ئەوەی کە لە کرکراگەی سنگی دروست ئەوە لە کرکراگەی سنگ بە قاڵب لە لایەکی تری وەرەگیرێت و سابتە، ئەوش هەر گەشە ناکات، گەشە ناکات نەخێر سابتە. دیسانەوە ئەبێ ئەوش ناگۆڕدرێت، بەڵام لە جیهانە ئێستا ئەو حاڵەتە زیاتر ئەکرێت و زیاتر مەقبولە لە لای نەخۆشەکان کە بە کرکراگە وەرەگیرێت، چونکە خۆتە زانی کە شتێک لە جسمی خۆتا هەبێت و بۆ دانرێتەوە زیاتر دروستی لە سنگیان نابێتەوە لە کاتی وەرگرتنی کرکراگەکە هەندێک جار هەیە پەردەی دەوری سکەکان کو نەبێت و ئەوش ئەتوانرێت لەو کاتەیە چارەسەرکرێت و بۆ داهاتوو هیچ کێشەیەک دروست ناکات. باش ئەمە ئەگەر حاڵەتێک لەو شێوازە بێکە گرفتێکی هەبێ زگماکی بەیان بابەتێکی دیکە لەو شێوە گوێبەخشین هەیە؟ گوێبەخشین نییە، لەبەرەوەی ئێمە لە کرکراگەیەک مشکلەمان هەیە ڕاستەوخۆ خوێن وەرناگرێت، لە ڕێگەی پەردەیەکی دەوری کرکراگەوە خوێن وەرەگرێت و دانانەوە و گواستنەوەی لەیەکێکەوە بۆ یەکێکی تر شتێکە تۆزە قورسە و سەرکەوتوونە بۆ تا ئێستا و نەشکراوە.
ئێستا ئەو کەیسەمان هەیە لیا ڕێبین پاوکی بەنیازێک گوێ پێبەخش ینی ئەو لە ڕووی زانستی ئەو ناکرێت لە ڕووی زانستی ئەو نەخێت ئەگەر بشێ بەڵام ئەتوان چارەسەری ئەوەی لیا بکرێوانە بەڵێ بەپێی ئەو دوو حاڵەتە کە باسمان کرد یەکێکیان لە کڕکڕانی سنگی وەرگیرێت یان قاڵبی ئامادەکراوە هەیە بۆی دروستەکرێت و بۆ دەتوانێت چارەسەر کرێت پاشە هەیە بۆ نمونە شێوازی گوێ بەدڵ نەبێ ئەتوانێت بیگۆڕێەوە ئەکرێ بۆ شێواز تۆزە زەحمەتەن وەکو پێم وتی مشکلەی ئەومان هەیە لە گوێ لە کڕکڕاگەیە کە خوێنی ڕاستەوخۆ وەرناگرێت یعنی خوێن و کە لە ڕێگەی خوێنیشەوە خواردن و ئۆکسسیجین وەرەگرێت و بۆ مانەوەی بە تەندروستی دەستکاریکردنی گوێ لەوانێ ببێتەوە هۆکارێک کە لە ئیلتیهابێکی کەم کێشێکی زۆر گەورە بۆ نەخۆشەکە دروستکات لەبەرەوە بۆ مەسائلی وەکو لوت نییە بڵێ ئەمە جوانەیە ئەمە ناشرینە ئەتوانین بیگۆڕین چەند حاڵەتێکی دیاریکراو هەیە لە گوێ ئەتوانێت دەستکاری بکرێت لە هەم حاڵەتێکە ناتوانێت دەستکار ئەو حاڵەتانەوەیەکە یەکێکیانەوەی کە گوێ دوورەکەوێتەوە لێرە لە کاسەی سەرەوە گۆشەی بینی گوێ و کاسەی سەر لە 15 دەرەجە زیاترە و گوێەکەوا دەرەکەوێت کە گەورەترە لە حاڵەتی ئاسایی ئەو لەو حاڵەتە کە نەخۆش زیاتر بۆ ئەو حاڵەتە بە دوای چارەسەرا ئەگەڕێت ئەتوانێت چارەسەرکرێت بۆ ئەم کێشەیە ئەگینا بۆ مەسائلی جوانکاری بەڵێ شێوەکەم بە دڵنیان حاڵی حساب ئەمە ناکرێت ئەم ئیشانە لە هەمووی لارێمی کوردستانەکرێت لە گوێ دروستکردنەوە تاوەکو جوانکاریەکەی هەموو بابەتەکان دروستکردنی دەستکرد ناکرێت لە وڵاتانی دەوروبەرەکرێت لە لای ئەمە ناکرێت بەڵام وەرگرتنی کڕکڕاگە بەڵێ چەند دکتۆرێکوانەیە ئیکات و چەند حاڵەتی هیچ کراوە لەوانەیە نەتیجەکان زۆر 100% بە دڵی نەخۆشەکە و بە دڵی پزیشەکەش نەبێت بەڵام ئەوەندەی کە ئەتوانرێت لەو حاڵەتەیە دەست بکەوێت لێرەش دەستەخرێت دروستکردنی سلیکۆنەکە ئەکرێت ینی لای خۆمان ناکرێت هەر هیچ کاتێک نەبووە نەکراوە بزانم قسێکمان کرد لەسەرێکە هەندێک جارێک دکتۆرێکی هندی هاتبوو بۆ ئێرە هەندێک حاڵەتی کرد بەڵێ ئەمە لە ڕێگەی کڕکڕاگەی سنگەوە وەریەگرت و داێنەوە ینی ئەوەی کڕکڕاکەکەش ئێستا ناکرێت پێشترەوە ئەکرێت دکتۆری هندی کردی دکتۆری ناخۆشمانە ئێستاییکە دەستیان کرد ینی ناوخۆیەکانیش ئێستا ئەو پسپۆریان وەرگرتووە و کاوان دەستیان پێ کردووە کە ئەکرێت ئەمە نەشتەرگەری زۆری تێچێت نەشتەرگەری هەم ئەوەی کە کڕکڕاگەی سنگ وەرەگیری هەم بە کات هەم بە مەبەست کولفەیە ئەوانەی کە من ئاگدارم و کراوە لە خەسخانە حکومیەکان کراوە و لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازەکان بە تایبەتی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە چەند مەسرەفی چەند عملیاتێکی کرد ئەستۆی خۆی و ئەوانەی بۆ مەسائلی کات نزیکەی هەر بودجەکەی بەورەجە لەسەر بودجەکە بڕۆم زۆری تێچێت ئەو بابەتانە بەتاکید زۆری تێچێت چونکە عملیاتێکی ورد و زۆر دقیقە و چەند سعاتێکە خایەنێت کاتی عملیاتەکە ئەوە مەس کاتەکەشی کاتەکەی لە بینی 2 ساعت بۆ 3 ساعتە نانا بەسم ئەوەی کە تا ئەم گوێ سابت بێت و لەو شوێنی خۆیان سابت بێت زۆری ئەوێ ئەمە ئەم عملیاتانە تەوان بە مەراحیلەکرێت مەرحلەی یەکەم کڕکڕاگەکە وەرەگیرێت و فرێمێک دروست دەکرێت لەسەر قاڵب لە ژوەکەی تری و دانرێت لە ژێر پێستا لە مەرحلەی دووەمە دەرئەخرێت گوێەکە بە عملیاتێکی تایبەتە دەرەخرێت و بۆی دەرکەوێت لە عملیاتی سێمە جیاکرێتەوە لە پێستی سەر و بە هێنانی پێست لە شوێنێکە و دانانی لە پشتی گوێ بۆی بتوانرێت دەرکەوێت ینی عملیاتێکی قورس و ئاڵۆزە و چەند قۆناغێکیشە چەند قۆناغێکیشە لەگەڵیشە ئەو مناڵانەی کە زگماک گوێیان ناتەواوە کێشەی بیستنیشان هەیە لەگەڵیە چونکە ئێمە بیرمان نەچێت گوێ لە سێ بەش پێکات و گوێی دەرەوە گوێی ناوەڕاستنی ڕاکی لە پرسیارەکان ئەو بوویانی ئێوە کە ئەو نەشتەرگەریانە ئەکەن بۆ حکومەی کە باڵێستانیان هەر پسپۆڕێکەشتان لە قورگولوت و گوێەکە هێتە ناجوانکاریەکە نییە ئەمان بیستنەکەش پێکەوە یا جیایە خەریک باسی ئەو بکەم ئێمە تەبەن سێ بەشمان هەیە لە گوێی دەرەوە گوێی ناوەڕاستە و گوێی ناوە گوێی دەرەوە و گوێی ناوەڕاست سەرچاوەکەیان یەک شوێنە دروستە بن لە کاتی کە بناڵ لە ناوسکی دایهەتی لە 12 هەفتەیەوە دەست پێەکات زۆربەی و حاڵەتانەی کە گوێی دەرەوە کێشەی تێدایە گوێی ناوەڕاستیش هەمان شێوە کێشەی تێدایە اینجا ئەمە پێی مەرحلەکان جیاکرێتەوە یەکەم جار گوێەکە دروست دەکرێت دوایی گرنگی ئەدرێت بە دروستکردنی کەناڵەکە و دانانی
جیهازی بیستنەکە بۆی بتوانێت نەخۆشەکە هەم چەناڵەکەشی دروست دەکرێت چەناڵەکەشی دروست دەکرێت و هەم لە ڕووی بیستنەوە هەم لە ڕووی جوانکاریەوە نەخۆشەکە ئیسفادە نەگەشتونەتە ئەوەی کە بەبێ جیهاز بتوانن بیستنەکەی چارەسەر خۆی بەبێ جیهاز هەیە و بە جیهازیش هەیەەوە بفێ حاڵەتی نەخۆشیەکەی هەندێک جار هەیە سقانەکانی گوێی ناوەڕاست کەسەیە سقانی زۆر وردە ورترین سقانی جسم لە گوێی ناوەڕاستایە ئەگەر ئەم سقانانە کێشەیان تێدا نەبێت دەتوانرێت ڕێگەی دروستکردنی کەناڵەکە و دروستکردنی پەڕەی گوێوە هەموو شتێک چارەسەرەوێت بەڵام لە هەندێک حاڵەتە کە سقانەکانی گوێی ناوەڕاستی کێشەی تێدایە و لە هەمان کاتی احتیمال لە گوێی ناوەش و دەماری بیستنیش کێشەی تێدا بێت ئەو کاتە هەرەبێت لە ڕێگەی جیهازەوە بێت و بۆی هەم بیستێت و هەم دەرکەوتیشی جوانتر بێت. ئەو حاڵەتانی کە لە زگماکیەکە بە تایبەتی باست کرد کە ڕووکاری دەرەوەی گوێ بۆ پێویستی بە جوانکاری هەیە ئەبێت ینی کە کەسێک کە ڕووکاری دەرەوەی گوێ گرفتی هەبوو ینی لە ناوەش لە بیستنەکەش گرفتی هەیە یان نا پەیوەندیان بەیەکەوە نییە زۆر جار پەیوەندیان بەیەکەوەکو باسم کرد گوێی ناوەڕاست و گوێی دەرەوە سەرچاوەکەی لە یەک شوێنەوەیەت لە سکی دایکە کە مناڵ دروستە بێت و ئەندامەکان دروستە بن بەڵام تەشەوهی جۆریمان هەیە ینی هەندێک تەشەوە هەیە کەمە زیاتر بەس پێوەستارە بە گوێی دەرەوە بەڵام ئەگەر زیاتر بوو هەمانە هیچ پەڕی گوێی نییە یان هەمانە بەتەنها یەک خاڵێکی بچکۆلەی هەیە ئەوانە زیاتر پەیوەندیان بەوە هەیە کە گوێی ناوەڕاستی کێشەی تێدا و بیستنیشیان مشکلێ بێت ئەو کاتە ئەمە حاڵەتی مساعافاتیان هەیە ئەم جۆرە نەشتەرگەریانە بە تاکید هەموو نەشتەرگەریەک پێ مزاعافات نابێت هەم لە هەر لە بەنجەکەەوە بیگرە بە تایبەتی لە مناڵانەکە ئەوەی کە نەشتەرگەرێکی گشتی هەیە ئەوە جیایانی بەستم لە حاڵەتی دوای نەشتەرگەریەکە ینی ئەبێ ئەم کەسە چۆن چی بکات بۆی خۆی پارێزێ لەوانێ ناسکتر بێ لە گوێیەکی ئاسایی ئەم بەستم ئەم بابەتانەیە هەیەی دەبێ ئەو کەسانی ورتر بێ ئاگاتر بێت لە کەسی دیکە بە تاکی دەبێ ورتر بێت بە تایبەتی ئەوانەی کە قاڵبداندرێن چکە لە ڕێگەی بڕخووە سابت دەکرێت لە کاسەی سرە ئەمانە بە ئیلتیهابێکی کەم یان مەسەلەن لەوانەیە بەرکەوتنێکی کەمی سەریان تووشی کێشەی گەورە بن و زیاتریش لەوانەیە کە جیهاز داهاندرێت بۆ مەسائلی بیستن ئەوانە بێ پارێزگاری زیاتر بکەن بە تایبەتی لە بەرکەوتن و لە تەڕبوون و لە پارخۆ پارێزیان و لوقاحی ساڵانیان نەبێ بۆ بکرێت بۆی تووشی کێشەی ئیلتیهاباتی پەردەکانی دەوری مێشک نەبن کێشانش ڕوئەدا لەگەڵێ باش هەر لە بابەتی جوانکاریەکە لە جوانکاری لوت بە تایبەتی ئێسەکە خەڵک زۆر سەری تێکردو و داوایەکەن کە پێویستیان بۆ بابەتە هەیە کەسێک ینی ئەگەر هیچ گرفتێکی هەناسەدان و هیچ بابەتێکی نەبێ ئامۆژگاریەکە نێوکو پسپۆریەکان دوور بکەونەوە لەو جوانکاریە یان نا ئەویش هەر بۆ شەمان شێوە کۆمەڵی گرفتی هەیە نابێ بچی بە دەوریانی بە کورتەکەی باباتەکە لەسەرەوە بێ خۆی جوانکاری لوت دوو حاڵەتە من هەموو کاتێک ئەو قسە بە نەخۆشەکانیشەڵە هەندێک جار هەیە پێویستیە هەندێک جار هەیە حەزە تۆ کەسێک کە بە دوای جوانکاریە ئەگەڕێت حتمما بیری لەوە کردێتەوە کە حەزە بەڵام ئەوەی کە ئەکەوێتە سەر پزیشکی پسپۆڕ و لە کاتی قسەکردن لەگەڵ نەخۆشەکە مەفروزە بۆی شی کاتەوە کە مزاعافاتی ئەو عملیاتە کە ئەوێ بیکە شتە باشەکان چییە شتە خراپەکان چییە چونکە هەندێک جار هەیە عملیاتی جوانکاری لوت پێویستیە لەبەر مەسائلی هەناسە ئاکرێت هەنێک خواری شکاوی هەبێ هەنێک خواری کۆڵەگەی لوت هەیە تا جوانکاری لوت و شێوازی دەرەوەی بۆ نەکەی ناتوانرێت ئەو ڕێڕەوی هەنێکێڵە شکلی لوتم بەدڵ نیە بەڵێ ئەوانەی کە ئەڵێن شکلی لوتم بەدڵ نییە بە دوای جوانکاری ئاکرێت ئێمە ئەوەی کە ئەکەوێتە سەر پزیشکی پسپۆر پێویستە بۆ نەخۆشەکە بە تەواوی شی کاتەوە کە ئەو نەشتەرگەریە خەتەریاتەکانی چییە و لایەنە باشەکانی چێ و لایەنە خراپەکانی ئەوەی کە ئەیبینین ینی زیاتر ئەمە کللتورێکە لەم مەنتیقی خۆمانە زیاتر هەیە بەدەگمەنە لە ئەوروپا لە ئەمریکا کەسێک ببینی کە بڵێ وڵای شێوازی لوتم بەدەنی شتەگەری بۆکەم ئێستا لێرە خریکە بێ بە باو خریکە بێ بە کللتور خریکە بێ بە مۆدل
باشتر وایە بڵێم ئەوێ بە مۆدێل ئەمە لە ئەوروپا ئەمریکا کەمترین حاڵەتەیە وانێ دکتۆر کاکرێبین ئەوەی کە هەیە لە ئەوروپا ئەمریکا تاوان ئێمە لەسەر تەکنیکەکانی ئەوانی شەکەین ئەوان داهێنەری ئەو تەکنیکانن باشە بەس ئەوەنە زۆر نییە ئێمە زۆر چاود لە ئێرانەکەن لە ئێران ئەو نەشتەرگانی تەنانەت ئێستا نەزام هەندێک هەیە ئەو نەزام سەڵەحەلای ئێوە وا بێڵێن لوتی ئێرانیمان بۆ بکە هەیە ئاین بابەت گەشتۆ بۆ ئەمە گەیشتۆ بۆ هەنێک ئێستا بۆ بە داواکاری نەخۆشەکە کەیەتە لای ئێمە ڕسم لەگەڵ خۆی کاتم نەماوە بە شوێکی گشتی ئەم مزعفاتی گەورە هەیە لەم بابەتە بە دوور بنلی خۆی هەموو نەشتەرگەرێک مزعفاتی ئەو بە تایبەتیش لەهی دەموچاو احتیمال هەیە ئەو نەشتەرگەرێکی ئەکرێت بەدڵی نەخۆشەکە نەبێت تووشی مەسائلی نەفسی و کێشەی کۆمەڵایەتیەکە هەندێک جار هەیە ئێمە ئەڵێن هەتا بتوانرێت تا پێویستی بێت ئەتوانێت بکرێت بەڵام بۆ مەسائلی جوانکاری ئەوە شتێکە ئەکەوێتە سەر نەخۆشەکە خۆی کە بە دوایە ئەگەڕێت و بەڵام مەفروزە لەسەر پزیشکەکە هەموو لایەنەکانی بۆ نەخۆش ڕشی ڕوونکەنەوە سپاس دەکەم دکتۆر تۆ پێشەوە خاڵیت پسپۆری نەشتەرگەری قورب و لوتێگوێ و لە هەمان کاتا جوانکاری لوتوگوێ سپاس بۆم تۆری بەرنامەکە لەگەڵمانە بوو سپاس بۆ زانیاریەکانم سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ و هەر شاد بن.